بەڕێزان لە هەرکەن سڵاوتان لەبێت چیتان بۆ باس بکەم ئەم دیمەنەی کە لە بەردەم مایە بینن ئایا ئەمە چییە؟ کورسی دانراوە بەڕیز ئایا ئەمە ئاهەنگە؟ ئەمە خۆشی دەربڕینە؟ نەخێر ئەمە حاڵی هاونیشتیمانیانی کەرکووکە لە 1946ەوە جارنامەی گردردونی مافی مرۆڤ هەیە، بەڵام بەبەر چاوی هەموو جیهانەوە بەبەر چاوی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریەوە بەبەر چاوی ئەو هەموو کنسوڵخانانەی کە نوێنەرایەتی زۆرێک لە دیموکراتیترین وڵاتەکانی دنیاکەن، ئەم خەڵکە مانگێکە لەم کەش و هەوا گەرمەدا وەستاون بۆچی؟ بۆ ئەوەی کە داوای مافی خۆیان بکەن لە عێراقێکا و بە تایبەتی لە کەرکووکێکا و بە تایبەتتریش کورد و تورکمان کە ڕووبارێک خوێنان ڕشتووە بۆ ئازادی، ئێستا جارێکی تر بەو یاسا و ڕێسایانەی کە لە ڕابردوودا خەڵکی پێ سەرکوتەکرا، خەڵکی پێ ئەنفالەکرا، جارێکی تر بە جۆرێکی تر خەڵک ئەنفالەکرێتەوە، خەڵک تەبعیسەکرێ، خەڵک سەرگەردانەکرێ، خەڵک لەسەر ئەرز و ئاوی خۆی جارێکی تر دەرەکرێتەوە. بەڵام ئەوەی کە مایی داخ و کەسەرە لە لای ئەمان بە منەڵێن مانگێکە بێ ئێمە لەسەر ئەم جادەیە خێمەمان هەڵاوە لە کاتێکا ئێمە خاوەن ماڵین بۆ ئەبێ لە خێمەدا داوای مافی خۆمان بکەین. تەنانەت ئەو عەرەبانەش کە هاوردن و لە ڕابردوودا کاتێکە مادەی 140 کە بەلای منەوە هەر مادەیەکی زیندوی دەستورە، لەو فترەیە کە خەریکی جێبەجێکردنی هەنگا و قۆناغەکانی جێبەجێکردنی مادەی 140 بوون زۆرێکیان پارەیان وەرگرتووە، بەڵام جارێکی تر ئەوانش کە پارەیان وەرگرتووە هاتوون غەدر لە کورد و تورکمانەکەنەوە، ملیۆنێک و 200,000 دۆنم ئێستا لێر لەم شارەدا کێشەی لەسەرە. تەنیا شاری دنیاە ماڵ لە خاوەن ماڵ حرامە. ئەوەی کە بە حرامی هاتۆتە سەر ئەم خاکە، ئەوەی کە بە پێی نسووسی دین تەنانەت نوێژەکەشی قوبوڵ کراو نییە لەسەر ئەرزی داگیرکرا و دزی و حرام، ئەبێ ئەوان ببن بە خاوەن ماڵ و ئەمان لە خێمەدا شەو لێرە ڕۆژ بکەنەوە. گلەیەکیان لە هەموو فراکسیۆنە کوردیەکانە، گلەیەکانیان لە هەموو کوتلە سیاسیەکانە، گلەیەکانیان لە هەموو ئەوانەیە کە لە ڕابردوودا ئۆپۆزیسیۆن بوون و لە هەرێمی کوردستان ئاوارە بوون و ئێستا کە چوونەتە سەر کورسی دەسەڵات بەبەر چاویانەوە ڕێگە ئەدرێ و بە ناڕاستەوخۆ دەزووەکە شل لەکرێ بۆ کەسانێک کە تا سەر نابێ غەدرکردن لە کورد دڵنیابن، نە لە کەرکووک نە لە هیچ شوێنێک. ئەو غەدرە ناچێتە سەر. ئێستا پەیامی ئەم خەڵکە بە کورد و تورکمانەوە ئەوە من ڕاستەوخۆ لە کەرکووکەوە بە هەموو ئەوانەی کە یانوێ غەدر لە کورد و تورکمان بکەن پێتانەڵەم بەڕاستی ئەو غەدرە قسەی ئەمانە ناچێتە سەر و قوبوڵی ناکەن و ئەوەی کە ئەرزی داگیر کردو و ئێستا جارێکی ترەوە بە قەرارەکانی حیزبی بەعس و مەجلیسی قیادەی هەڵوەشاوە بێ ئەرز و ئاوی ئەمان داگیر بکە، ئەمان قوبوڵی ناکەن. ئێستش لەسەر داواکاری ئەوان هاتووینەتە خزمەتیان و ئەم شەو ڕاستەوخۆ ڕوودا و لە خزمەتی ئەم برا جوتیارە نەماندایە بزانین چی تازاڵێن وەگلەیان لە کێ هەیە. بەخێراتن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان، بە تایبەتی ئەو دوو پەرلەمانتارە دڵخۆشم بەوەی کە چەندێکە کەس گوێ لەمان ناگرێ ئێوە هاتوون ئەم شەو بۆ بەرنامەکەم و لە نزیکەوە لەگەڵان دانیشن بە نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە مەسئولیەتە گەورەکەی شەڕکردن لەسەر مافی ئەوان هی ئەم دوو حیزبەی ئێوەیە، چونکە هەر کەسێک لە ئێوە چەندین سمبوڵتان هەیە کە لەم شارەدا شەهید بوون، بۆ خاکی کوردستان شەهید بوون، وایەوانە بۆ غەدر نەکردن لەمان شەهید بوون. ڕۆژگارێ شەهید ئەرپە لەم شارەدا کاتێکە لە ڕەحیماوا بوو تەنانەت یەک مسەلەحی عەسکەریش نەیەوێرا بێتە ئەم شارەوە. ڕۆژگارێ مامەڕیشە ناوێک بوو بەس ناوی ئەهات خەڵک لەرزی لێ هات، کەچی ئەمڕۆ بەبەر چاوی کە سوکاری ئەو سۆمبڵانەوە غەدر لە کەرکووکیەکان بکرێ، بەڕاستی مەسئولیەت و بەرپرسیارەتی و پشکی شێر بەر پارتی وەکێتی و بە پلەی یەکەم و حیزبەکانی ترەکەوێت لە خزمەتکردنی ئەمان. بە سەیری ئەم چەند ڕایە بکەین و ئەگەڕێمەوە بۆ لای میوانەکانم. من بە بەردەوامی لێرانم احتیمال هەیە لە ڕۆژێک ئەگەر 2 سەعاتی نیوە ڕۆ بڕۆمەوە ماڵ بۆ کەمێک پشودەمەوە و دێمەوە تا 10 شەوش لێرانم هەموو ڕۆژێ بە بەردەوامی لێرە بوومە. ئەوە ئەم ڕۆمانگی زیاترە. ڕۆژانە بەیانیان گەین
تا نیوەڕۆ تا سایەک و دوو بۆ جوتیارەکان نان ئەەکەین ئەگەڕین و 2 سعات ئیسراحەتەکەین ئەو 2 سعاتشە مەجموعەیە شەفتێکمانەیە لێرە ئەمێننەوە دوای پاشەوە لە نوێژی عەسرەوە دەست پێکەین تا سعات 10 شەو پاشەوەش وەجبەیەکی کە ئەمێنەوە لێرە ئەخەون بەردەوام لێرین ئێمە بەردەوام لێرە چۆڵمان نەکردو بەردەوام ئەگەر خۆمانش لێرە دەبین وەزبی کەمان لێرێ بە بەردەوامی لە بەیانیەوە هەتاکو درەنگانێکی شەو ئێمە لێرە نماوینێتەوە والله ئێمە تقریبا ئەوە تقریب مانجێکە ڕەت بووە لە مانجێکە ئێمە وا لەم خێمەین ئێمە بەیانی وەجبێ دێن عەسر وەجبێ دێن شەو وەجبێ دێن 3 وەخت پێرین ئێمە ئێمە لێرە دەستەیەکمان پێکهێناوە یعنی بەشی ئیعلامی و بەشی ئیدارە و بەشی مالیە و هەموو هینێکمان لزنەیەکمان دروست کردووە 4-5 تەباخمان هەیە وەکو خۆبەخش خەڵکی تۆبزاوە ئێمە زۆر سوپاسیانەکەین مووقفێکی تاریخیەوە ئێمە تەباخمان هەیە خۆبەخش و خەڵکش هاوکاریمانەکە کۆمەکمانەکە ئەلوێ ڕۆژانە نیوەڕوانی ئێواران ئێمە خواردنیان بۆکەین بۆ هەموو میوانەکان وادیرمە جار هەیە 300 کەس 400 کەس جار هەیە 100 کەس جار هەیە 50 کەس بەو شێوەیانی ڕۆژانە ئێمە خواردن ئامادەکەین ئێمە لژنەی ئامادەکار لێرە هەڵساون بە هەموو ڕێکارەکان بۆ نمونە خواردن ئامادەکردن ئێمە تەباخماندانەوە تەباخ لێرە هەیە بۆی خواردن ئامادەکات و هەروە خەڵکیش یارمەتی دێنێ و لایەنە سیاسەکان یارمەتی دەن ئێمە لە ڕێگەی تەباخەوە خواردنی دەبێ ئامادەوان لێرە بە بەردەوامی طباق هەیە و هاوکاریش هەیە ئەیدەن و جەماعەت و فەلاحەکان و هاوکاری منەظەمەکانەی هێن و جەماعەت هاوکاری هەیە سڵاوتان لەبێت ئێستاش گوێ لە میوانە بەڕێزەکانەگرم قوربان چەندێکە لێرە کۆبوونەتەوە بەڕێزت بەڵێ وتت زۆر قسە لە دڵتایە و داوەتی بەرنامەکەمتان کردووە تاوەکو قسەکانتان بەڕاشکاوی بۆ هەموو لایەنە عێراقی و کوردیەکان بکەیت ئێمە بەخێراتتانەکەن ئەرکتان کێشاوە زۆر مەمنونین بزەبەت 32 ڕۆژە ئێمە لێرە شەو ڕۆژ مانگێک و 2 ڕۆژە ئێمە لێرە ئەوەی وا پێمان کرا ئێمە وەکو کورد و تورکمان هیچ هیرێ لەسەر ئێمە نەما جاران ئەوت بێکەوە کۆ نابنەوە لە یەک شوێنە بەرنمەکەیان بێکەوە تەرح ناکەن ئەو کێشەیەشمان نەهێشت ئێمە ئەوەتە لەژێر ئەم خێوەتەوە مانگێک و 2 ڕۆژە بە شەو و ڕۆژەوە ئێمەوەکو کورد و تورکمان لە چەند دەرگاتان ناوە کێ بەدەمتانەوەیە کێ گوێتان لێگرێ کێ بە نوێنەری خۆتان نەزانن واللهی مامۆستا ئێمە ئەوەی کەسی یارمەتیمان بدا نوێنەرمانە ئەو کەسەی بتوانێت ئیشەکەمان بۆ کاراسانی کان نوێنەرمانە حقیقەتەن ئێمە لە کێشەین بە جدی لە کێشەین ئێمە وتت تا ئێستا بە دەنگە و هاتنی جدیتان نەبینیوە نەخێر لە هیچ کەسێکەوە نەخێر ناوەڵا ینی شتێوان نەکراوە بۆمان هەتای کوستاکە دڵخۆشکەر بێت هەمووی ینی تەلەفۆناتمان بۆ کرێ هەوڵمان بۆ ئەدرێ بەس شتێکمان دەست نەکەوتۆ بڵێن ئەمە بەڵگەدارە وڵای لەم ئەزمەیە دەرمانی کرد هەتا جەوهەری کێشەکە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و ئەوەش کە نایزانە بۆ هەموو بەرپرسانی حکوومەتی کوردی ئەتوانی بۆمان بگەڕیتەوە جارێکی تر ئێمە مامۆستا لە 1975 زەوی ئێمە داگیر کراوە دەررا بە ناو ئیدارە محەلیەوە لە هەشتاکان قسمێکی ئەو شوێنانەی وە هەستیار بوو کردیان بە ناو وزارەی دیفاعەوە لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو بە ناوی حزامی ئەمنیەوە ئەوەی کورد و تورکمان بوو هەمووی لە شارەکە دەرکرا ئەم بەزمەی تۆبزاوا گەیشتە کوێکە ئەیانەوە لەسەر ئەرزی ئێوە شوێنی سەکەنی دروست بکەن بۆ کارمەندانی سوپا هەمووی قائمە هیچی گۆڕانکاری بەسەر نەهاتووە وەکو خۆی ماوەتۆ بەرنمەکە ئەوەی وا مەشروعەکەی ڕاگرتو ئەم خێوەتی ئێمە خۆ پیشاندنەکانمانە خۆیەک دقا بینەرانی بەڕێزەزان ئەو مەسەلەیە چییە ماوەی پێشووە گەر هەندێکتان بینەری بەرنمەکەمان بوو بن چوینە تۆبزاوە ڕێک بە تەنیشتی ئەو بینایی کە سوکاری ئەنفالکراومانیان بۆ برد ئێستا یانەوێ داگیری بکەن سوپای عێراق بە یاساوت ڕەسا کۆنەکانی کە ئەنفالی کردووە اینجا ئەوێ داگیر بکاتەوە بۆ بە ناوی سوپا و ئەم شتانەوە بیکا بە پرۆژەی سەکەنی بڵێ مامۆستا ڕەنجێمە بڕیارێکی مەجلیسی لجنەی شوونی شیمال ئەوەی لە ساڵی 2012ەوە دەرکراوە سست کرابوو هەتا ئیستاکە سەر کرابوو تەفعیل نەکرابوو دوای زەختێکی زۆر ئێمە لێرەوە ئەوە مانگە زیاترە بەڕێز هادی عامریکەوە سەرۆک مادەی 140 لە بەغا مجرد ئەم مۆزوعەکەتی ئەو قەرارە جوولایەوە تەفعیل کرا
خۆزگە بدبینە ڕەتفعلی ئەو کەسانەی کەوا مستەفیدن لە قرارات مجلس قیادەی سەورەنە ئەم شاری ئێمە لە هێزار ئیستاکە بزانی ڕەتفعلیان چۆن بوو. کردارەکانیان چی بوو؟ یەکێ لەوانە کەرکووک بەرمیلە بارودە لە تەقینەوەیە. دوو ینی وایان لێمان کردکەوە ئێمە غەدر لەوانەکەین ئەوەندە ساڵە ینی هین زۆر سێرە چۆن یەکێ کرێچیە لە ماڵێک 20 ساڵێک 30 ساڵێک کرێچیە گەیشتوتە ئەو قەنەعەتە ئەم ماڵە ماڵی خۆی. ئێوە بە هیچ فشارێک ئامادەن دەستبەرداری زەوەکانتان بن؟ ئەگەر دەستبەرداری بین دەستبەرداری ژیانمانە بین. ئەگەر زەوەکان نەبێ ژیانمان نیە مامۆستاخۆ هەموو کەڵکێ مۆزەف نییە. پێ دوایە کێ بێتە سەرخەت ئەم گرفتەیەوەی پێ چارەسەرەکرێت؟ والله ئێمە ساڵێ زیاترە خۆ مەوزوعەکارە مانگە نیە ئەمە بۆ 2 ساڵە چێت هەموو لایەنێکمان جەنابش سەردانمان کردووە هەموو لایەنێکمان ئاگادار کردوێتەوە هەر کەسێک یعنی شانازی بە قیادەکان خۆیەوە کات من هەولێر و سلێمانی یعنی چەندەها جار وتومە دەیەها جار وتومە ئیستەش لەم بەرنامەی تۆشەڵێم زۆر شت هەیە مەفروض وایە لە نێزگە و جۆمان لێ ڕابگرن یعنی بە سوپاسەوە داواکەم لە سەرۆک بەرزانی داواکەم لە کاک پاڤڵ تاڵەبانی و لە نزیکەوە بانگمان کەین جۆمان لێ ڕاگرن مەوزوعەکە حبر و وەرەقە نییە مامۆستا واقعەکە شتێترە باشە ئەو واقعی کە شتێکی ترە ئەگەر بۆ نمونە جەنابی سەرۆک یا بەڕێز باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگە بکات چی پێڵێ؟ والله یەکێ لەوانەی کەوا پێی ئەڵێم یارمەتیمان بدە ئەمە قرارەکە تەنفیز بکرێت لە بەغا هەڵوەشێتەوە لەوەش مهمتر کاتێ لە بەغا هەڵوەشێتەوە قراری تایە خەڵک هەیە تەعویزی وەرگرت بێ ئەو دەمەی کە سەرۆک تاڵەبانی سەرۆک کۆمار بوو مادەی 140 بۆ خۆتەزانی ئیشی بۆ کرا لە سەرەتاوە خەڵک هەیە تەعویزیشی وەرگرت بێ و ئێستا دیسان غەدر بکاتەوە هەیە خاوەند عقدەکان زۆری یعنی تەعویزەکەی مادەی 140 وەرگرتووە قەرەبووەکە خاوەند گرێبەستە لێغێر 3 جار قەرەبووی وەرگرت و ئێستش غەدر لە کورد و تورکمانەکە دووبارە کە ئینە هیچ نەبوو ینی بۆ ئەوان ئەڵێ کاکە ئەوە زمانێ بوو کورد دێرە باڵا دەست بوو ئەو شتە بە من کرا ئیستاکە وەزعەکە وەزعێکی ترە و باڵا دەستبوونی چیەوە دەستوری عێراق بوو مامۆستا واقعەکەمان ئێمە ئەمەیە واقعەکەمان شتێترە خوێنێتەوە من بۆچی ئەڵێ مایسە تۆ زیاتر پێشتە بە جەنابتموت زۆر مهمە لە نزیکە و جۆمان لێ ڕابگرن من دەیەها جار ئەمە وتووە نازان بۆ لە ناوەڕۆکەی قسەکە تێناگەن واقعەکە شتێکە و ئەوەی وە ئەوترێ شتێکی ترە مەوزوعەکە هەر ئەوە نییە لە بەغا چارەسەر بکرێ مەوزوعەکە لە ناو شارەکە چارەسەرێوێت مەوزوعەکە زۆر معقەدە مامۆستا خاک ڕنگ بێ کەسانێک ینی نەزانن مەوزوعەکە چییە زۆر ئەمە منطقەی ئێمە چاو لەسەرە کاکڕنج منطقەی ئێمە بە هەزارەها دۆنمە هەمووی بانم جادەیە چیوە چۆن تەختە ئاو هایە چاوی لەسرە تەماحی لەسرە ئەگەر بێت و بە عاقلی ئەم دۆسەیە عیلاج نەکەین هاوکار نەبین لەگەڵ یەکە باوەڕ پێ بکە هەتا بڕیارەکە لە بەغاش دەرچێت تەنفیزی لەسەر ئەزی واقع زۆر زەحمەتە بۆچی ئەڵێم دووبارە یەکەمەوە زۆر زەرورە بانگمان کەن لە نزیکە و گوێیان لێمان ڕاگرێ زۆر شت هەیە تا بلێن کاکە ئێمە دەستکەوتەکە گە دەستمانیش کەوت وەک چۆن بڵێ ئەم کوڕە چۆن بەخێویکەین چۆن کوڕێکی باشی لێ دەرکەین چۆن بتوانین نانێکمان بۆ پەیاکە قرارەکە زەحمەتە زۆر زەحمەتە چونکە وەکو بە جەنابتموت یەکێ 48 ساڵ لە خانوویە دانیشت بێ ئێستا گەیشتوتە قەنەعەتێکە لێمە ماڵی خۆمە چۆن دەری ئەەکەین دووەم لە بەش کێشەکە لەمە گەورەتر بە حقیقت باسکەین ئێمە لە هەرێکی زەعیفین کاک دەستڕەنجی ئەمە من پێم وانە ئەو هەر کەسێک لە دنیادا حەقی پێبێ پێم وانە زەعیف بە مەسەلەی بەهێزی و زەعیفی بەوەیە کە کێ حەقی لایە و کێ باتڵە تۆ پێدوانیە خاوەن حەقیت لەگەڵ تەمام خاوەن حەق بۆ زەعیفە بەس بە یارمەتی برای خۆت ینی زۆر لێدانیش نییە زۆر لێدان ئاسن عشکێنێ من ئەوەی بدەسەڵاتی لەدەسە لەم شارە هیچی لەگەڵ منە نییە باوەڕکە زراعە لەگەڵ منە محکەمە لەگەڵ منە جێش لەگەڵ منە شورتە لەگەڵ منە مەسئولێکی زراعە لەگەڵ منە ئێ باشە من بەرگری کامەیان بکەم وەتاکەی ساڵێ دوان سیان ئیتر خۆ منیش ئاسن نیم من و کە سوکارەکەم شەوکەت بەجێە شەو هەر دیفاعەکەین بەڕۆژ هەر دیفاعەکەین زارانەوت ئەوێت وەڵا کورد و تورکمان پێکەوە ناوەستن ئیستا ئەوەشمان نێشت ئەوە تا کوردێک و تورکمانە ئەوە برایە باشە بە خێراتی سەر چاوەکانم ئێوەی تورکمان چه حاڵێکتان هەیە چەند ڕۆژە لێرن کەس بەدەمتانەوە دێ والله مامۆستا ئێوەش وەکو کورد نوێنەرتان هەیە ئێوەش حیزبتان هەیە کاستێن مەردان ڕاستە ئێمە مامۆستا ئاینەنەوە 32 ڕۆژە لێرە لەگەڵ برادەرمان کوردەکان چونکە ئێمە لەو کاتەوە زوڵم لەسەر کورد و تورکمان پێکەوە بوون
ئەو زڵمەکە ئێمە بینین لەو کاتەوە حتا ئێستا مستەمرە مامۆستا. مشکلەی چییە مامۆستا؟ ئەو کاتەوە نظام چی بوو؟ نظام قەمعی بوو، شورتی بوو، یعنی سیاسی بوو، هەموو قەراراتی سیاسی بوو، شۆڤینی بوو و دەبێ تەنفیز بکەی و هیچ ناتوانانی قساکەی. محاکمش لەگەڵیان ڕۆکات جارێکی تر بە لۆجیکەکەی جارانی بەعس حکومەکرێ لەم شارەدا؟ مامۆستا ئێستا بەعس نییە بەس قوانینی هەیە. ئەو زەلامان کە دڵیان لەگەڵی مستەفید بوون ئەو کاتە ئێستا لە بەرژەوەندی ئەوانەیە بەزەبت ئەوەیە کاکە ئێستا مەثەلەن ئەو 140 مادەی دەستوریە. ئێستاش خەڵگەی هەردڵی لای نیزامە کۆنەکەیە هەیە مامۆستا هەیە. ئێمە ئێستا یعنی لە جۆمان دێ دانیشن قساکەن دەڵێن ئێمە جاری تر دەگەڕێن. ئەو قسە هەیە لە بینیان. یعنی بەو حەدە گەیشتیانەوە. مشکلەی چییە؟ مشکلەی ئێمە دیموقراتین. ئێستا لە دوای 2023 نظام دیموقراتی بوو حر دەبێ حکومەت هەموو شتێک بگۆری. ئەو کاتە هەموو قەرارات قەمعی بوو، زاڵم بوو. ئەوانە بۆچی حل نەکردیانەوە؟ 20 ساڵە تاکو ئێستا ئەو زەویان بۆ هەموو کورد و تورکمانەکان حتا ئێستا نەگەڕاندووە بۆ خۆیان. چۆنە بی ئەوە؟ لەکوێیە جەماعەتمان کورد و تورکمانەکان لەکوێین؟ یعنی ئێمە گلەیمان زۆر هەیە 20 ساڵ ئەوە حل نەتکردتان و هەموو ڕۆژ تاخیری تورکمان هەیە؟ ئەکید لەوانەش هەیە مامۆستا. هەموویان دەبێ یەکەمین ڕۆژ 2023 والله کوردەکانش چکە ئێمە یەک بوون لە زوڵم. دەبێ ئێستش یەک دەست بن بۆ ئەو زوڵمە هەلەگرن مامۆستا. حقوقمان چووە مامۆستا. یعنی ئێمە جاران دانیشن لە خەڵقی جنوب کە قساکەن ئەڵێن ئێمە تاعیناتمان مەمنوع بوو بۆ کورد و تورکمان، ناتوانین زەوی بکرین، ناتوانین بۆ مەزاد یعنی مشارەکە بکەین. دەڵێن نابێ کاکە چۆنەوە. من وام بیستووە کە بە تەنیا مەسەلەی داگیرکردنی زەویەکانتان نییە لە میلاکی مامۆستا، لە دەستگیرۆیکردنی قوتابخانەکان، لە هەموو شتێکا غەدرەکرێت. واللهی هەیە مامۆستا. غەدر هەیە. تاعینات و میلاکی کورد و تورکمان کەمە براوە بۆ حەویجە وانە هەیە مامۆستا. ئێستا یعنی یەک قوتابخانە هەیە دەڵێن یعنی من خەڵقی تربیە دەڵێن، مۆزەفەکان تربیە دەڵێن یەک قوتابخانە لە حەویجە 7 حرەسی هەیە. چۆنە بێ؟ یەک قوتابخانە لە حەویجە 7 حرەسی هەیە. بەڵام قوتابخانەشەیە کە پێویستی پێێتی میلاکی بۆ ناکە. دەڵێن نییە، تاعینات نییە. ئەوە چۆنە بێ مامۆستا؟ یعنی من زۆر جار لە سەرگەڕان لێرە لە تۆبزاوە لەگەڵ جەنابتان و زۆرێکتان قسەم کردووە. ئەم جارە قسەی تازەت چییە؟ بەرەوەی ئەو قسە کۆنانەی کە دەماکرد تا ئێستا حەل نەبووە. چۆن ئەو بەو بڕیارانەی مەزقیادە سەورە و لیژنەی شوونی شیمال زەویەکانی هەموو کەرکک داگیر کراوە. ئێستاش لە هەموو شتێ زیاتر کاک محەممەد چی زۆر عەزێتی ڕۆحتانە؟ لە هەموو شتێ زیاتر ئەوەیە بەڕاستی ئێستا تەدەخولی جێیشە. ئەو جێشەی کە دەبواە بەڕاستی بمان پارێزی ئەو جێشەی کە دەبواە سنوورەکان پارێزی ئێستا ئەو جێشە بۆتە ئەداتێک بۆی کە ئێمە کاری کشتتوکاڵی ڕابگرین. بە چ دەلیلێت چیەکە؟ چۆن دەستگیرۆیی ئەوە داگیرکەرەکانەکات؟ ئێمە 4 ڕۆژ پێش ئێستا بە خۆمان لای قاید عملیاتی بوون داوامان لێکردو تەنها ڕێگەمان بدەن کە ئێمە کاری کشتتوکاڵی خۆمان بدەین. دەڵێ من کتابێکی وەزیری دیفاعم لایە بەهۆی ئەو کتابێەوە من ناتوانم ئێوە ڕێگەی ئێوە بدەم کە ئێوە کاری کشتتوکاڵی بکەن. هەتا ئەو کتابەشم بۆنێ بەڕەفس کتابێکی کە بکاتەوە بڵێ ڕێگەیان پێ بدەن، من ناتوانم ڕێگەتان پێ بدەم. سەرگەڕان هەر مەعسکەرەوەکو پێشوو زیاتریش تاوەکو ئێستا جێش هاتووە بۆ نمونە ڕاستەوخۆ بۆ سەرزەویەکان هەست بکەن پشگیری ئەوانەی ترەکداگیر هەموو ڕۆژێ دێ هەر جوتیارێک بستە سەر چێلگەکەی بە تراکتۆرەکەی ئەو جوتیارە دەبێت دەستگیر بکرێ. هەر جوتیارێک بچێتن مەڕەشەکەی ئیش پێ بکە، هەر جوتیارێک بچێتن کار لەسەر زەویەکەی بکاتن ئەو زەویە ئەو جوتیارە دەستگیر دەکرێت. ئەم مەلەفەی جەنابتایی کاکی پارێزەرما ئەو مەلەفەی منە. ئەمە چی تێدا؟ ئەو مەلەفە هەموو ئەو بڕیارانەی تێدایە کە کاتی خۆی ڕژێمی بەعەس بە بڕیارەکانی مەزقیادە سەورە و لیژنەی شوونی شیمال دەستی بەسەر زەویەکانی ئێمە داگرت بوو. چۆنە چییە؟ هەنێ ڕقەم و ژمارە و شتمان بۆ باس بکە. بەڵێ کۆی گشتی زەویەکانی کەرکووک کاکە ڕەنج بە 2 جۆر داگیرکراوە. بڕیارەکانی مەزسی قیادە سەورەیە، بڕیارەکانی لیژنەی شوونی شیمالە. بڕیارەکانی مەزسی قیادە سەورە
5 بڕیارن بەهۆی ئەو بڕیارانەوە 300,000 دۆنم زەوی ئیستیملاک کراوە. بڕیارەکانی لیژنەی شوونی شیمال زۆرن بەڵام لە هەمووی گرنگتریان 3 بڕیارە 930 870 لەگە 314 بەهۆی ئەو بڕیارانەوە 900,000 دۆنم زەوی داگیر کراوە کەواتە لە کۆی گشتی زەوی کورد و تورکمان لە هەموو کەرکووک کە 1,200,000 دۆنم زەویە هیچی بەدەست خاوەنە ڕەسەنەکانی نەماوە. دوای ئەوەی کە زەویەکانیان لێسەندراوەتەوە ئەو جارە عەرەبیان هەندێکیان لە دەرەوەی کەرکووک هێناوە بە مەبەستی تاریف هەندێکیان لە ناو خۆی کەرکووک هێناوە. 1,200,000 دۆنم زەوی هەڕەشەی داگیرکردنی لەسرە هەڕەشەی لەسەر داگیر کرابوو پێشتر. ئێستش ئەگەر هاتو ئەو خێمەیە نەبێت جوتیارەکان ئیرادەی خۆیان نەبێ بەرگری نەکەن دووبارە داگیر کراوەتەوە. پەیامت چییە بۆ فراکسیۆنە کوردیەکان کە جاری وا هەیە بەڕاستی لەسەر شتی کەمتر لەم مەسەلانە شەڕی گەوراکەن لە ناو پەرلەمانە بەیەکەوە نەک لەگەڵ پەیامی هەموو جوتیاران و تورکمان لە فراکسیۆنە تورکمان و کوردەکان ئەوەیە کە بە زووترین کات ئەو بڕیارەی 29 جێبەجێ بکرێ بۆی کە کێشەی زەوی ئیتفاقان چارەسەر بکرێ و پرۆژەیەکیش تەقدیم بکەن بۆی قەراراتی 2012 بەڵێەوەی 2012 لەبەرەوەیەوە بەخۆی بڕیارەکە کاتی خۆی وەزیران دەری کردووە ڕێسادی عامری تاکیدی کردو بەڵام عقلیەتی مالیکی ئەو بڕیارەیەوە ئەوەی 2012 بەڵێ بەڵام عقلیەتی پاوانخوازی عقلیەتی داگیرکاری عقلیەتی خۆ بەسەرزانین لە ناو دەستدام و دەستگاکانی بەغدا و کەرکووک بە جۆرێکە کە هەتا ئێستا ڕێگرە لە جێبەجێ بە داچوونەکانتان مالیکی هەر سوورە لەسەر بڕیارەوە کاتەی مالکی ئێستا لە سەرۆک ئەنجومەنی وەزیران نەماوە بەڵام وەکوساتێکی سیاسی لەسەر داواکاری بەڕێز سەرۆکی لێژنەی چوونەتە لای مالیکیش نەخێرێمە نەچوینە بەڵام ئەوەندەی چوونەتە لای کێ لە سیاسیە باڵاکانی کورد وەکو مەبەستم گروپێک وەفدێک شاندێک ئێمە لای ئەوانەی خۆمانە سیاسەکان سەردانی هەموو لایەنە سیاسەکانمان کردەوە لەوەتەی ئەو 32 ڕۆژەش لێرێنە بەشێکی هەرە زۆری لایەنە سیاسەکان بەندام پەرلەمانەکان بە سەرۆکی کوتلەکانیش هاتوون سەردانیان کردوون دووبارە ئەو پەیامەی خۆمانمان پێ ڕاگەیاندوون ئەوان چیەڵێن ئەوان دەڵێن لە پەرلەمان لۆبی بۆکەین ئەڕۆین وا ئەکەین وا ئەکەین کاکەڕن زۆر وعدراوە بەڵام حالەتەکە ئێمە لەبەرەوەی ئەوە 20 ساڵە داوا دەکەین و جێبەجێ نەکراوە هەتاوەکو تاوەکو ئەو نووسراوە لە دەستم نەبێ من بڕوا ناکەم. باشە کێ لە سیاسەکانی کورد پێتان وایە ئەگەر بەجددی ئەم قەزیەیە ئیشی لەسەر بکە ئەمەل و ئەگەری چارەسەرکردنی زیاترە بێت بە پێی مەسئولیاتەکەیە من پێم وایە مەسەن لەبەرەوەی بڕیاری 29 زیاتر پەیوەستە بە وەزارەتی زراعە و وەزارەتی عەدل لە ناو وەزارەتی عەدلیش بەڕێزکا خالید شوانی وەزیری عەدلەت دەکرێت ئەو زیاتر کاراتر بێ بۆی کە بتوانێت خالی شوانی توانێت چی بکە ئەو دەتوانێت بڕیاری 29 جێبەجێ بکە لە تەسیل عقاری تاپۆکان بگەڕێنەوە سەرناوی خاوەن ڕستەکانی کە بەپێ ئەوەی کە ئێمە قسەمان لەگەر کردووە وعدی پێداوین کە کارەکە جێبەجێ بکە کاک شاخەوان نەتوانێت چی بکە کاک شاخەوان لەبەرەوەی جێگری سەرۆکی پەرلەمانە ئەو دەتوانێت وەکو پرۆژە یاسایەک بۆ هەڵوەشانەوەی قراراتی مەجلیس قیادەتی سەورا ئیشێ بکەن لە ناو پەرلەمان کە ئەوە کارێکی زۆر گرنگە و داواکاری هەموو جوتیارانیشە هیوادارین بەخۆی و هەموو کوتلەکان بە هاوکاری برا تورکمانەکانمانەوە بە هاوکاری هەموو ئەو کەسانێک کە بڕوایان بە دیموکراتی هەیە بڕوایان بە حەق هەیە لە کوتلەکانی تر بە عەرەبیەکانیشەوە بتوانین لۆبیەک دروست بکەن بۆی کە بتوان ئەو پرۆژە یاسایە تەقدیم بکەن و دەنگ بێدێ. باشە جاری وا هەیە یەک پەرلەمانتاری عێراق لە شیعە لە سونە گەورەترین کێشە و گیرروگرفت بۆ کورد دروستەکە لە دادگای باڵای فیدراڵی شکاتەکە بۆ نمونە شێخ ئەتوانێت چی بکە بۆ نمونە خاتوون نەجوا ئەتوانێت چی بکە لە ڕاستیدا دەکرا ئێمە ئەو 20 ساڵەی هەر ئەوەی چوو هەستا سبینێ شێخ و خاتوونە جوات ئەوانە دەتوانن لەبەر ئەندامی پەرلەمان لە ناو پەرلەمان لۆبی دروست بکەن بۆ ئەوەی کە بڕیارەکانی مەجلیسی قیادەتی سەورا بتوان وەکو پرۆژە یاسایەک تەقدیم بکەن بۆی لەوێندەرەکە هەڵبۆشێتەوە هەروەها بتوانن زەغت لە وەزارەتەکان بکەن لەبەرەوەی ئەوانە ئەرچی ڕەقابیشان هەیە دەتوانن چاودێری وەزارەتەکان بکەن کە ئەو کتابەی بەڕێسادی عامری هەیە بۆ هەتا ئێستا جێبەجێ نەکراوە جاچە ئەوەی کە لە وەزارەتی زراعە بێ بۆ هەڵوەشانەوەی عەقدە زراعیەکانی عەرەبە هاوردەکان یان ئەوەی کە لە وەزارەتی عەدل بێ بۆی کە زەویەکان بگرێتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان. جەنابی پارێزەر ئەزانم زۆر دەمێکەمان دووی بەم مەلەفانەوە چه قسەیەکی ترت هەیە؟ ئێمە وەکو باس و کێشەکانیان کرد دەربارەی زەویزارەکان کەرکووک وەسیە بەش ئەم عەرزانە داگیر کرا لە جوتیارانی کورد و تورکمان
بەشێکی بە سیلابی ئێمە زۆر جار لە شوێنەکانە و لە با بڵێن ئەوانەی کە بەرپرسن لەو شوێنانە باسی ناکەن بەشێکی وە ئەسیلا بریا کە قرار 170 ساڵ هەفتە قانون ئیصلاح زراعیە کە بەدەست کوردەکانەوە بی کورد و تورکمانەوە لە دوایی تەرحیلبوون کورد و تورکمان لە جێگانیان و خانوەکانیان دووبارە عارەبی هاوردیان هاورد بە هەمان قەراردایان پێیان قەرار 170 ساڵ 76 کە دایان پێیان ئێمە زۆر باسەوە سیلا ناکەن چکەمەوە یعنی بڕیاری 2012 ناخوا بەڵامی 76 خوا 2012 ئەوە شمل ئەوە ناکە کە لەسەر عەرز ئیستیلایە کە عەرەبی هاوردەیان هاورد کە ئێمە پێشوەختیش باسمان کرد کە ئەو نووسراوەی دەرچوو لە 2018 لایەنی عەلی کتەیبشمەری مدیر ئەراضی زراعي كناوروكا وكتابة شيء على الأراضي المستولى عليها غير مشمولة بالمادة 140 كصلاحيات أو عرب هاوردانا كبيان ودو بارا وعقدانيان تازو وكان لسر عرض كردغان كشوين يعني شفنجا حوت يعني شكركوك نيبوشين أنا أما استيلاء بيت لا استملاك قرار مسكيا ثوري لسرك ناتوني هلوشيتو ودواي 2005 ل 2007 كتفعيل كريا قانون هيئة دعاوي ملكيدان ريا زۆربەی داواگان کە حتا 2009 کە ئەوانەی قەراریان وەرگرت لە لاینی هەیئەی داعاوی مولکیەوە کە بگەڕێتەوە کە تعویزیان وەرنەگرت یەکەم مەلاکەکان تەنفیز نەکریا لە لاینی زراعەوە زۆربەیان تەنفیز نەکریا زۆربەشی تەنفیز کریا لە 2010 تعدیل قانون هەیئەی داعاوی مولکیان کرد کە دووبارە وزاراتەکان ئەو هەیئەیە پرسیاریان لێ بکە بڵێن پێویستان بە عەرزەکە هەیە یان پێویستان بە عەرزەکە نییە سەلاحیەتی داوە ئەو وزاراتانە کە بڵێن پێویستیمان بە عەرزەکەیە و مەلاکەکان بڵێن خاوەن عەرزەکان حق تصرفەکان بڵێ کاکە بڕۆ بۆ محکەمەی مەدەنی داوای تعویز بکە جەنابی پارێزەر جگە لەو کۆمیدیایی بینەرانی بەڕێز کە بڕیاری حکوومەتی عێراقی ساڵی 2012 ناخوات بەڵام بڕیاری 976 لە کەرکووک ئەخوات جگە لەم مەهزەلەیە ئێستا لە دەسەڵاتی خۆجێیی کەرکووک لە پارێزگا لە فەرمانگەی کشتتوکاڵ بەڕێوبەرەتی گشتی کشتتوکاڵ ئەوانەش بوون بە ئامراز و ئەدات بەدەست غەدرکەرەکانەوە بەڵێ ئاغا من ئەوە باسکەم ئیسەر مدیریە زراعە پاڵپشتە بۆ عەرەبی هاوردانە کە جوابدانەوەی بۆ محکەمە ئەڵێم عەقدە ساری مەفعولە ناڵێ مەشمولەوە مادەی 140 یان بڵێ ئەو عەقدە کاکە قەراری سیاسی لەسەرە یان بڵێ کاکە دوای ئەو سال دوای 2010 یەک پرسیاری وەکو کوردێک ئەو پرسیارەت لێ یەکەم جەنابی شت وەکو تورکمانێک کابرا کە وەزیر کورد بێ سەرۆک کۆمار کورد بێ چەندین پۆستی هەستیاری تورکمان هەبێت وەزیری دەرەوە کورد بێت باشە ئەم هەموو خەڵکە بێدەنگا بین گلەی لە مدیرعامێکی زەراعە بکەین کە ڕەنگە زۆر جار هەر لە ترسا هەندێک شتی امزا بکە ها ئەمە لۆجیکە ئیسە باسی مدیر زراعەت کرد مدیر منطقی تێدا سەرۆک کۆمار حامی دەستور نییە کاکڕان ئێمە ئیسە نووسراوێک ئیسە چەندها نووسراو لەلام هەیە لە 2012 کە لە وزارەتی زراعەوە دایرەی ئەراضین نردویانە بۆ لە 2012 نردویانە بۆ مدیریەی زراعی کەرکووک کە شاراوەتەوە من چەندها جار لەگەڵ مدیر زراعەیە هەم لقایەکمان کرد تۆ پارێزەری چەند سەیریکە پارێزەر ئەوە ئەڵێکە ئەیبینێ و دۆکۆمنتە چەند مەلەف هەیە بەڵێ چەند مەلەف هەیە لەسەر مێزی وەزارەتی داد بەڵێ ئەتوانرێ یەکاڵای کاتەوە ئەتوانێت یەکلای بکاتەوە چەند مەلەف هەیە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان هی عێراق کاکشاخەوان عەبدوڵڵا کە کارکتەرێکی سەر بە پارتی دیموکراتی کوردستان و ئەوی تریشیانێکەتی نیشتیمانی کوردستانە ئەتوانن ڕۆڵیان هەبێ بە خێمەل چارەسەرەکرێ یا بە ئیمزا و بە قەڵەم ئێمە وەکو باس کرد ئەوێ بە کتاب ڕسمی بێ ئێمە نووسراوێکمان پێش وەخت کرد لە مانگی چوار نووسراوێکمان کرد ئاراستەی ڕئیس مادەی 140 کاکە هادی عامری نووسراوێک خۆم بەدەست خۆم دامەدەستەوە بۆ گۆڕانکاری کە ئلزام مدیریە زراعە وزارەتی زراعە بکە کە پابند بێ بە قەراراتی ئەمانەی عامە مجلسەرا لەژێ مادە 140 کردووە کاکادی بەڵام کردی جوابدانەوەی کرد ئێستاش لە وزارەتی زراعەیە جارێ نەگەیشتۆتە مدیریەتی زراعی کەرکووک کە ئلزامیان بکە بە تەنفیزکردنی قەراری 29 ئەمە لە یەک لە کێوە ئیمزای کردووە بۆ نەگەیشتۆتەین جارێ نەگەیشتەوە دوای جەژنە ئەوێ بگەێتە کەرکووک بەڵام نووسراوەکە کرا بۆ محافظەکردن پێش لە 26 لە 25 6 ئەمزای کردیە وەزیر بەڵام نەگەیشتۆتە لە 25 دامە نووسراوەکە لە لامە کتابێک لە بەغاوە لە سەردەمی کۆمپیوتەر 12 کاکڕەنج 12 تعمیم کریایە نەگەیشتۆتە کەرکووک بەڵێ 25 مانگ وەزیر 25 6
تهمیشی کردووە لەسەری ناردۆتی بۆ ئەراضی لە ئاراضی و ئێستەتەوە محامی بڵێ چەند مەلەف هەیە بە کاک شاخەوان عەبدوڵڵا و خالید شوانیە کاڵا کرێتەوە وەکو باسی کرد کاک محەممەد ئەوەی قرار مسقیاتەوەرە بێ ئەوەیە لە ڕێگەی پەرلەمانەوە بێ ئەو لۆبیە دروستکەن ئەو لژنەیە دروستکەن کە بتوان ئەو بکەنی بەرنامەیە لە پەرلەمان تەسویدکەنە سەری بۆ هەڵوەشانەوەی قرار مسقیاتەوەرە ئەوەی قرار بستنەوە بێ ئەوێ تەنفیزی کاکە لە ڕێگەی جەنابی وەزیر دادەوە ئەبێ ببێت تەنفیزی کا ئەو عەرزانە هەمووی لە وزاراتەکانەوە ئەبطاڵ قەیدەکانیان بکە بگەڕنێتەوە بە خاوەنە ڕەسەنەکانی خۆیان وزارەتی زراعیش بۆ تەنفیزکردنی قرار بستنەوە ئەوێ ئەو عەقدانەی کە لەسەر عەرز ئەطفا کریایە هەمووی هەڵوەشێنێتەوە بەڵێ تخوا هەر دەست بەرزەکەیتەوە فەرموو براگیان قسەیەکت هەیە فەرموو بەڵێ من نازام لە کۆ دەست پێ بکەم وەڵا لە هەر شوێنێکەوە دەست پێکەوە ئەوە ڕاستە و خۆی وەرە ئێرەوە بزانم چیە ئەوە نە زوڵم مستەم زۆرە مایکەکە لە نزیک خەرەوە ئەوە نە زوڵم مستەم زۆرە ئەو خەڵکینە وەرە من ئەوە باوکم 1901 لە گوندەکەی خۆم لەدایک بووە ئەمە چییە ئەوە دەفتەر خیدمەکەیەتی ئەوهی کاتی مەلەکیە ئەوە هیدایکم 1913 لەدایک بووە لە گوندەکەی خۆم ئێستا خەڵکێک دێ دەلێ زەویەکەم ئەمە خاکی تۆ نیە خاکی منە ئەمە چی زوڵمێکە ئەگەر ئیسلامی تاریخ الولادە 1901 ئەوە هیدایکم 1913 ئەوە پیتاقەی چایە لە 1943 پیتاقە و جاچای بەهین بە پیتاقە دروستەر تەوزیع ئەکرا هەر ئەوەنە کۆنە خۆشی بووە بە گەڵای چا هەموو ئەوە گشتی مەلەکین کاکن ئەگەر ئێوە ئیسلامن ئەوە حەدیثی پێغەمبەری خوا هەیە چۆنە مۆرەکە و زەمان ئەلێ قال رسول الله من أخذ شبرا من الأرض لغيره طوقه الله يوم القيامة ب7 وأرضين ئەمە قسەی پێغەمبەری خوایە ئەگەر ئێوە ئیسلامن چۆن نوێژ لە سەرم خاکە دەکەن چۆن ئەچن بۆ حەج چۆن ئەتوانێت بەرامبەر خوا سبەینێ ئێوە وەڵام دەنەوە ئێوە خۆتانەکە بۆ مسلمان دەزانن بۆ خەڵکینە سەرکردەکانمان هەتا کەی بێدەنگە بن پەرلەمانتارەکانمان هەتا کەی ئێوە بەدەنگە بن ئەبینەمە خەڵکە جوتیادان هەموو خێزانن هەزاران خێزان لە سەرگەڕانەوە لە پردیەوە لە تۆبزاوە و ترکەڵانەوە لە قزلارەوە لە بیاشیری شەهیدەوە لە تاوغ لە تازە لە دووس خورمات و لە مەندەلی لە هەموو شوێنەکانەوە هەتا کەی بێدەنگە بن حکومەت ئێمە وتمان ئێوە کاتی ڕژێمەوە ڕژێمێکی دیکتاتۆر بوو ستەمکار بوو ئێوە ڕژێمێکی دیمۆکراتین کەی ئەم حەقانە بۆ ئێمە ئەگەڕێنەوە ئێمە خاوەند حەقین ئێمە زوڵم لێکراوین ئێمە تا ئێستا ستەممان لێکەن تا ئێستاش ئەم نیزامی ئێستا وەکو نیزامی جاران بە قانونەکانی نیزامی جاران ڕۆڵ باشە ئەمە 901 لێرە بووە تەسەوڕ پێ وایە 901 باپیرانی هیچ کام لەوانەی کە ئێستا ئەرزیەوە داگیرەکەن لێرە بۆ بن کاکرنج من ماوەی 1950 من شکارتەمان لە جەبەل حەمری نەکرد لەگەر حەوقازا نەکرد شکارتە لەوێ بڵێ یەک کەسیتان نەبوو یەک دێکیتان نەبوو لە 1901 یەک نەفەرێکیتان نەبوو یەک نەفەریش نەبوو بەڵێ ئەمە گشت هەر بۆ لەوە ڕیژ ناهات بۆ لەوە گشتی لە وەرگا بۆ لێرەوە حتا جەبەل حەمرین ئێمە مەڕمان هەبوو لێوێ ڕەشماڵمان هەڵدا ئێستا ئەلێمە خاکی منە خاکی تۆ نییە ئێستا قەینا ئێمە کەمە زوڵم لە کەس ناکەین من داوای حەقی خۆمەکەم بەس زوڵم لە یەک کەس ناکەین چەندێک ئەرزی خۆتی تێدا ئەمریکا ئایانێ داگیریکەن هی خۆت براکانت کە سوکارت ئەرزی گوندەکەمان گشتی تایە من ئەرزی سەرگەڕان ئەرزی منە ئەرزی تاوغ ئەرزی منە ئەرزی بێشیر ئەرزی منە ئەرزی ترکەلان ئەرزی منە من بەس ئەرزی خۆم داوای ئەرزی خۆم چەندێکە هێن خۆم من تقریبا 84 دێنم هەیە 84 بەڵام ئەرزی هەموو ئەوانەی تر هی تۆیە ئەرزی تۆژی ئەوانە ئێوە یەک پاکێجە یەک باشە بەش ناکرێت لایەتە بەش ناکرێت خاکمانە وجودمانە شەرەفمانە ناموسمانە سپاسە دەکەم بەڕێزی ئەگەر قسەیەکی تر دێ من لە واللهی بەس داواکارین لە بەڕێز محەممەد شیع سوودانی لە بەڕێز هادی العامەری کەوا سەرۆکی مادەی 140 لژنەی مادەی 140 کەوا ئەم بڕیارانەوە دەری کردووە بەس لەسەر وەرەقە نەبێ هەر حەقێک بگەڕێنەوە بە خاوەند حەقی خۆی ئێمە داوای هیچ شتێ لە خەڵکی تر ناکەین بەس داوای حەقیقانی خۆمانەکەین بەس ئەوانە مەفەوتێنەوانە نرخی مێژووییان هەیە باش هەموو شتەکەمان هەڵگرتووە هەموو شتی مێژووی باشە هەر تۆش ئەوە پێ نییە زۆربەتان ئەوەتان هەیە بەڵێ دەرێنەر
بەڵێ بینەرانی بەڕێز لەبەرەوەی تیشکەکان زۆر بەهێزە کامێراکان بە باشی نابینم. پاش ناوڕێگەمەوە باشە؟ جارێکی تر لە کەرکووکی دڵ و قودسی کوردستانەوە سڵاوتان لەبێر ڕاستەوخۆ لەگەڵتانین لەگەڵ جوتیارە کورد و تورکمانەکانی کە ئەیانەوێ 1,200,000 دۆنم زەویان لێ داگیر بکەنەوە و داگیر کرابوو، بەڵام بە هەوڵی خۆیان هەندێک لە قەرارەکانیان لابرد، بەڵام جارێکی تر ئێستا ئیشەکرێت بۆ ئەوەی کە بە تەواوی لەمانی زەوت بکەن. اینجا هەر کەسێک لە ئێوە قسەی هەیە پێشەوەی بچمە لای ئەوان فەرموو جەنابەت ئەگەر تەشریف فەرمووی. بەخێر بیبراگیان. زۆر سپاس پێشەچی دەستخۆشی لە جەنابەت دەکەم لە بۆ بەرنامەیە و دەستخۆشیش لە پەرلەمانتارانی شاری کەرکووک دەکەم لە هەموو کێشەکان لە گەرما بوونە ناکرێ برین هیچیان بۆمان نەکردووە. بەس کاگرنج من لە سەرگەران هاتوو، من نوێنەری جوتیارانی سەرگەرانم. ئێستا گوندی پەلکانە بوویەتە تەکەنەیەکی عسکەری لەسەر 3 عەرەبی هاوردا کە هەر شتێکشان مادەی سەوچولیان وەرگتووە. یعنی لەسەر 3 عەرەب سوپا هاتووت بەرگریەکە؟ بەڵێ سوپا دیفاع لەو 3 عەرەبە دەکا کە مادەی سەوچولیان وەرگتووە کە هیچ شتێکشان وەرگتووە. پەنجەمۆریشان وەرگتووە گرێ بەستەکانیشمان هەروەشان دێتنەوە. کاکرنج دۆخێکی زۆر خراپ لە سنووری سەرگەرانە سوپا لە یاسا دەرچووە. سوپانی ئەوەندە شارێکی بێ حاکمە؟ بەڵێ سوپا ئەمر لەو شێخە وەرەگری، ئەو شێخە بە زابتەکەی و لەبەر چاوی من وتی ئەگەر بە جۆم نەکەی نەقڵ دەکەم، وتی من لە لای تۆ زابنی، وتی قاید عملیاتیش لە لای من زابتە، نازانم ئەو قوتەی لە چۆ هێناوە. کاکرنج ئێمە بەڕاستی وەکو خەڵکی سنووری سەرگەران هاتوومە و بە پەرلەمانتارانیش دەرێم و بە هەموو خەڵکی کوردیش دەڵێم ئێمە تەحملمان نەما لەمە بەدووە خەڵکی خۆمان کۆ دەکەینەوە ڕوبەڕووی سوپا دەبی ببینەوە لەبەرەوەی ئێستا سوپا نایە ئێمە ئامێرێکی کشت و کاڵمان دەربچێ ئیش بکاتن. ئاخر سوپا ئێوێ جەنگی ئەهلی دروست نەبێت لە بینایە یا سوپا لە ئەنگری دەکات. نەخێر سوپایەکی تایفی قەومی فاسق یعنی بەڕاستی هیچ شتێکی تیانە بە ناوی سوپا بێ دەیەکی تر هەیە لە تەکم بە ئاشکرا هیچیان بەیەوە وتووە. بەڵێ بە ئاشکرا کاگرنج ئێمەی کە ڕاگرتو ئیش و کار نەکەین تۆ لە لەدایک بە تۆ ئەڵێ ڕاوەستە و سیر بکە و بەوانەڵە ئیشەکەتان بکەن. بەڵێ ئێستا ئەگەر هەر قەتعەیەک بدەین بە عەرەبێکی هاوردە دەڵێن ئیش بکە دەیەکی تەکمان هەیە قەرەدەرەیە عینەن وەکو ئێمە وتیان نابێ نە کورد ئیش بکەن نە عەرەب. کاتێک کوردەکانیان دەرکرد و عەرەبەکان ئێستاوە ئیشەکەن هیچ مشکلەیەکیش نیە. ئێمەش ئەو هایە لە سنووری ئێمە وایە، یعنی من نازانم سەیرە لە خانەقینەوە هەتا شنگال ناوچە دابراوەکانە بۆ 5 گوندەی ئێمە. بەڕاستی کاکرنج من یعنی 5 گوندەکەی تۆ نیە. بڵێ نانە مەبەستم لە ئیش و کاروەستاندنە، یان ئێمە ئێستا نالین ئیش بکەین، نالین ئاودێری بکەین، قەنەعەت بکەن، نالین ماڵاتەکانیشمان ئاو بدەین. یعنی زوڵمی وام نەبینیوە، یعنی ویستم ئەم شتە ڕۆژێک بگەڕێمەوە سەر تەلەڤیزۆنەکە و سەیری فەڵەستین و ئیسرائیل بکەم. ئیسرائیل وای لە فەڵەستین نەکردو ئەوەی سوپای عێراق لە خەڵکەکەی خۆی دەکا بەڕاستی بەداخەوە. ئێمە زیاتر تەحملمان نەما لەوە دواش خەڵکی خۆمان کۆ دەکەینەوە بەڕاستی با پەرلەمانتارەکانیش جویان لێبێ ئێمە ڕوبەڕووی سوپا دەبینەوە تەحملی ئەوەشمان نەما ناوەستین بەڕاستی ناگاتەوە و لە ناو عێراقی شادەنگی خێر زۆرە ئەهلی خێر زۆرە. فەرموو کاگرنج ئەیبینێ ئیشەکات من ئەمە لێرە هەر ئەوەنە بڵێم ئەلێم بە غیابی پارتی دیموکراتی کوردستان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کەرکووک شێواش بەرەو لە ناوچوو نەڕوە دەبێت بەرپرسانی ئەم شارە ئیدارێکی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغان لە ناو پەرلەمان ناتوان خەبات بکەن، لەسەر کورسی وەزارەتە نەتوان خەبات بکەن. ئەوە ڕاستیە ئێستا درێخیان نەکردووە پەرلەمانی عێراق شایدی لەسەر کارەکانیەدا ینی بزانت چیان کردووە. بۆیە من هەرەوە نەمەیە بە غیابی پارتی لە شارەکەیە کەلەنێکی گەورە دروست بوو.
داوان لێ بکەن بێنەوە کاگرنج ئێمە دەمانەوێت شتێتر بڵین تاقیبن لە بۆ قسەم برادرە ئێمە داوا دەکەین پارتی وێچێتی یەک ریز بن هەر کاتێک ئەوان یەک ریز بوونە سەرکەوتوو بووینە قەنەعەتم پێ بکە هەر کاتێک ئەوان لێکدا ببڕێن ئەوەی هەشمانە لە دەستی دەدەین داوا دەکەم یەک ریز بن بە یەک ریزی سەرکەوتوو دەبین ئەوەی لە دەستمان داوەری دەبین کەی تر قسەی هەیە دەست خۆش مامۆستای خۆشەویستخوا ئەو پیاوە بەڕێزا ئەو مایکەمەیتە هیوادارم ئەم بەرنمەیە حەزەکەم بزانن بەرنامەی خەڵکی کوردستانە و نە ئینتیخاباتە و نە هیچ شتێک لەبەرەوە مەیکەن بە شەڕی پارتی وێکێتی و نازانم چی و شەڕی حیزبایەتی و ئەوانە لەبەرەوە بە لۆجیکی کوردانە قسە بکەن پارتی خەباتی خۆی کردووە دەستی خۆش بێ ئێستا شەیکا دەستی خۆش بێ یەکێتیش خەباتەکە دەستی خۆش بێ بەڵام خەباتی ڕاستەقینە ئەوەیە کە نەهێڵن ئەم خەڵکە سەرگەردان ببێ وەنیە فەرمو قوربان صح فەرمووی وەرە براگیانەوە مایکەکەتە فەرموو بەخێراتن دەگەین کاگران دەستخۆشی بەرنامەکەت لەکەین سەرسەرم دەستخۆشی لەو هەموو جوتیار و میوانە ناکەم کە هاتوونە بەدەنگمانەوە دیارە کاگرانج لە 20 ساڵی ڕابردووە استراتێژی با بڵێن ئەو نوێنەرانەی کە چوونە نوێناتی ئێمەیان کردو لە بەغدا تا استراتیژیان نەبووە بەڵام ماڵی ئەم جوتیارە داماوانە ئاوا بێت کە کوردیان هێناوەتە سەر استراتیج تا ئێستاکانە ئەمانە ئەم جوتیار دامانە لە خواروی کەرکووکەوە ئاخر گوندی خۆت جوتیار نیت من کەمەندامی سەنگەرم و براکانشم هەموو جوتیارن یعنی دەستخۆشی لەو برادرانە کە ئەو نێنەرانەوە ئەو تا ئێستا برادرانەوە ئێمە خەریکی حیزباتی بوومە بۆیە داوا لەیانەکەین لە ئێستا بەدواوە بەدەنگی ئەم داماوانەوە بێن و بێنە سەر استراتیژی نەتەوەی ئەجا ئەو قسەی جوانی کردوتی هەموو دەستکەوتەکانی ئەو کاتەیە کە پارتی وێکێتی بەیەکە و دەست لە ناو دەست خەباتیان کردووە وانە لەکترازان هیچی لێ ناچنیتەوە جگە لەم داگیرکاری ئەمە داوایەک ریزێکەکەین ئەمە ئێستاگانە ئەم کۆبنەوەی بینیم ئەمە ڕووی ڕاستەقینەی کەرکووکیەکانە کە پێک هاتووە لە کورد لە تورکمان ئێمە هیچ کێشێکمان لەم شارە نییە ئەگەر ئەو برادرانەش بە شێوەیەکی عەقلانە بتوانن پاڵپشتیمان بکەن بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی حیزبی بەعەس بۆ ئەوەی ئەو ناسنامەیەمان لێ نەسەندەوە ئەم مەسەلەی 1200 دوێنما ئەمە ناسنامەی ئێمەیە لێسەندنەوەی ئەو 1200 دوێنما یعنی ناسنامەی کوردی و تورکمانیمان لەم شار لێسەندێتەوە ئێمە لە وەزعێکی زۆر خەتا ناکەین سوپاس دەکەم هیوادارم حزب کوردەکان لەسەر بەدیاوە لەسەر استراتیژی کورد ئیش بکەن مەمنونتانم سەرسەرم بەڵێ قوربان پێشەکی بە خێراتن زاواش بیر مەجارێک هاتمە خزمەتەکەین پێشەکی بە خێراتن سوپاسانەکەین بۆ بەرنامەیە من لێرە وەک جوتیاری خەڵک گوندی تۆزاوە و خەڵکی سنگش و خەڵکی بێشیش ئێستا ئەم خەڵکی کەوا بینیت و هەموو جوتیارە هەمووی دەست بەسرا و ڕاوستاوە نە ئیشیە نەکاریە نە ڕاتبی هەیە باشە ئەم ئەندە پەرلەمانەی کەوا ئێستا دوایان حازرن نێرە بۆ فکرێ لەم زووتیارانە ناکەنەوە بڵێ ئەمانە ڕۆژانیان بەچێژێ وەرێرەوە سەیری کامێرا کەپتێن وەرێرەوە ڕۆژانە ئەم فەلاح و ئەم عایلانە بەچێژێن بۆ پەلە ناکەن بۆ ئیجازە ئەگەر پارەیان ئێمە مستعدین پارەی بەنزینەکانیان بدەین بچن بۆ بەغدا بۆ ناچن پێش دەرگای محکەمەی ئیتحادی بگرن من ئەم قسانە بۆ یاکەم بۆیە داواکارم هەموو پەرلەمانکارەکان بستە پێش محکەمەی ئیتحادی چۆن ئەوان محکەمەی ئیتحادی لێ ماگرن ئەوانش با محکەمەی پێش دەرگای محکەمەی ئیتحادی چونکە مادەی 140 مادەیەشی دەستوریە داوای مادەی وابزانم دەستور لەسەر هەموو شتێکەوەی ڕاستە بەس هەتاوەکو ئێستا وەفدی کوردی و بینیەوە خۆیان و جاپاکانیانەوە بڕۆن بۆ جێبەجێکردنی مادەی 140 کاکرنس ئەوە پەلەچین بۆ 200 ملیار و 400 ملیار لە کاتێکە ئەم ئەرزانەی ئێوە بای لەو نرخانە زۆر زیاتر ئێمە ئەم خاکە بەجێ ناڵین ئەم خاکە بە هیچ جۆرێ بەجێ ناهێڵین بۆیە داواکارم لە پەرلەمانکارەکان وەک هەموو لایەنەکان کە 200 ملیار و 400 ملیاریش مافی خۆمانە بەڵام ئەمەش ناسنامەیە ئەم قەبرستانی کە دیوە هەموو بەدەستی حەزبی بەعەس عیدام کراوە بێشیر هەمووی عیدام کراوە تۆبزاوا بەناو خوتێ ئەمنی لەناوچوو قزیار بەناو خوتێ ئەمنی ناوچوو یاچی بەناو خوتێ ئەمنی بەناوچوو ئێمە شەهیدمان داوە لە عەردام بۆیە لەسەر ئەم خاکە ئەم خاکەش بەجێ نایڵین و من یەک شتێت کاڵێ باشە هەر بڕیارێک لە بەغدا و دی بۆ ئەم کەرکووکە بۆ تەنفیز ناکرێت
بۆ لە محکەمەکانی کەرکووک تەنفیز ناکرێت ئەو ڕۆژە ئەم هەموو جەماوەری کەواجووی لێتی محافظ هاتووە لە بن ئەم خێمەیە دانیشتووە یەک تەنیا شخصی تورکمان تەنیا ئەندام پەرلەمانی حاجی غەریب و محەممەد مەحمەدی بەیاتی وەک تورکمان لە مۆزەفەکانی محافظەی لەگەڵا بوو بۆ محافظ خۆی خەڵکی ئەم وڵاتە نییە خەڵکی ئەم سنوورە نییە نازانێ بێشیری تورکمانە تۆبزاوە عەرەبە ئەی کووردا کاغەریب گلەی لێ مەکەسوچی ئەمەیتیا بوو زۆر درەنگ پێمانوت بەڵێ ئەوانە بەڕاستی ئێمە ئەو کە محافظ خۆی ئەزانێ ئەم زەویانە هەمووی وایە محافظ هەموو شتێکی بە تەفسیری باسی کرد بەڵام باسی مادەی 140 لە ئاخر فەقەڕی کرد باشە ئێوە زۆر جار لە بەرنامەکەی مناگلەی لە محافظەکەن لەوێش جەریئانەوتتان تۆ پشتمان ناگری و پشتیوانی ترەگری ئەگەر وایە کاکە ئێستا لە کەرکووک خۆبەست بزانم چیتان وتوە ئێوە لە بەرنامەکانی مناکە محافظ خۆی لێرە نییە شتەڵێن بەڕوبەڕوو پێتانوت بۆ پشتگیری فلان و فیسار و فسارەکەی کە یەت ئەرزی ئێمە داگیرەکە و ئەزانی عەرەبی هاوردن بەڵێ یەکەم بەخێر بێن خۆی ئەلۆ دانیشت بوو کەوتی من سەلاحیەتم نییە ئەو قسێک من سەلاحەتم نییە ئیلا ئەمە خۆتان زەلامتانەیە لە پەرلەمان بۆ تۆ مقنع بوو ئەو قسە وەڵامانەیە من ئێستا پێش هەمویان ڕۆژ هەیە دوو جار لێر ڕەتە بێتن نەهات بۆ لامان بلێ بابە ئەو خیوەتە بۆچی هەڵقانداوە مشکلەک هەتان چییە من ئەوە نەئەزانم ئەو محافظە دوو پشی لە نەناو حەویجە شەڕکە محافظ بەڕاکردنە چێ بۆ لای بەگانگۆڵە شەڕواتم بۆ لایان ئەمە قەنەعەتمەیە قەنەعەت هەمووش گەر بێتە ئەمە شێک دووەمش کە لێرە ڕەتە بلێ بابە ئەخە مشکلیان چیە ئەی باشە بەس محافظ يعني كتلي عربة يا كتلي كرد وتركمان ومسيحي ولقر عربة أمانتان بيود أم قليانتان لكن أو سامية كاك سامي مهندس سامي قليل لك بقى وش بصاني حتى جوش لي بيتن وتي إما لقميك بالرسمة أو لقمية أمان كرد وكرد نيوي أمان دابو مهجر كان حويجاه نيوي شو خمان بو درقا ما نشوي كذا يعني أما كاتي دا صلاتي كرديو أو كاتي كذا عشاء أو كاتي كذا عشاء أم زلامة مقسيش كذا خوش كان زواج زانية أو كاتا كأما زلمة كمان ليكرا خوالي رازي بيه خوي بو لقر حاجي غريبو لقر عشاء كجيشتن بيمان دراسة حجز كرابو قال مكان هاو بريز بطال كردو هيش علاقة نية بم عرضة أمشين عايدي وزارة الدفاع لسر أوش تعداما ليكري بينج همريان هاوردوا يك لا فرعكي حاجي محمود بينجكش لفرعكان توبزا قنم درناتشي ودرناتشي نهاية تجيرات محافظوتي صلاحيتي منية خوتان برلمانتار تانها بالي خوتان نيونر تانها بالي أي بدها محافظ بوما صلاحيتي نيا بس بو عرب صلاحيتي توكو تركمانك والله ما كتشيبو بوم بشجيري ناكا بو كرد وتركمان بشجيري ناكا تو قليد لحزب تركمان كان هيا لا لحمويان جابهاش لحمويان بس بو من يشكر لبروا رزقار ما كان لا مشكله لم تشيشه لكوتايا كاكرنس جان لكوتايا براسي يعني من دواكارم اجر هاتوا ما دي ستوصل تنفيذ نكرا توزع وسيري من كاكر روناك باشا اجر هاتوا اما هم روز نسبه بغداد ودين وما داوي ما دي ستوصل لكن و20 سال داوي ما دي ستوصل لكن اي باشا عطوا يعني او كاتيك اوان تنفيذيانا كذا اي برلمان كاركان ما هالوستيانسيه باش او قصيبو ايوا دوكا سيدي ورا قرمشتي جیاوازی هەبێ قسەی جیاوازی هەبێ فەرموو بەخێر بێ تەندروستی و چۆنە یا شەخسوانی فەرموو لێرەوە هەر قسەکانتان بکەن فەرموو سڵاو لە ئامادەبووان بەڕێزان ئەمەی کە ئێستا دانیشتوین ئەمە نەتیجەیە یعنی نەتیجەی ئەو کارە هەڵانەی کە حیزبە کوردیەکان لە کاتی دەسەڵاتە بیریان لە یاسا نەکردوتەوە ئەوان زۆر لە دەسەڵاتە بوون کورد بڕای بەهێزە بڕای بە یاسانیە ئێستا کە بە یاسا دۆڕانوێتی ئەو کاتی کە دەسەڵاتیان هەبووە ئیشان بە یاساکە نەکردووە بڕایان پێ نەبووە ئێستا چوونە سەر سکەی یاسا قورسە چونکە ئەمان لە دەسەڵاتان ئێمە لاوازین ئێستا بە حەقات کورد لەم شارە زۆر لاوازە باشە خۆ بەس بڕیار هەیە هینی مالیشیە هی کورد نییە ئەزانی شۆنەوەی ئەو قەرارانە وانە بەڵێ ئەوە هەیە بەڵام وەزارەتێک هەیە
داوا ئەکە مڵکەکانی بگەڕێتەوە سەر وەزارەتەکەی خۆی وەزارەتە حەقی خۆیەتی ئێستا چەند برادەری وتیان بڵێن مدیر عامێ ئەمە ئیشی مدیر عام نییە ئەمە ئیشی وەزیرە وەزیر داوا ئەکان مڵکەکانی وەزارەتی دیفاع کە پێی دراوە بابێتەوە سەر مڵکی خۆی تا ئێستا بینیوتە بەجددی نوێنەرانی کورد کاڵەم نوێنەرانی کورد مەبەستم پەرلەمانتار بەڵێ بۆ ئەم قەزیە ئیش بکەن ئیشەکەن بەس لاوازن دەنگیان لاوازە لە بەغا لاوازن کاتێ بینی لە پەرلەمان بۆ مادەی بڵێن مامۆستایان کە بچێتەوە سەر بەغا چوونە سەر کورسیەکان ئەی ئەندام پەرلەمانی ئێمە لە چۆ بوون بۆ دەنگیان نەکرد آخر لە سیاست پەرلەمانتاری پێکرا لە سیاست پەرلەمانتار 6 پەرلەمانتار ئیشی پێکرێت آخر توافق هەیە مامۆستا خۆ لە پەرلەمانشە توافق هەیە تۆ ئەندام پەرلەمان بووی تا شێخ چیتە کرد ئەندام پەرلەمان بوومایە توافقمە کرد لەگەڵ هاوڕێکانم یعنی سیاست لە پەرلەمانە گرنگە شەرت نییە بە ململانێ ئەی تۆ ئەندام پەرلەمانی ئەوانیش ئەندام پەرلەمانن ئەوانیش بەرنامەی تریان هەیە تۆ وەزیری داد بووی تا چیتە کرد وەزیری داد بوومایە پیاچوونەوەمە کرد بەم بڕیارانە وەزیری لەگەڵ وەزیری بڵێن ئاسکەری چی پێڵێن ئەم 10 ساڵەتە ئێستا لەگەڵ وەزیری بەرگری تاوتۆی مۆزوعەکان مەکرد تەواوەتی تێمەگەیان ڕاستیەکان چییە وەرەبزانم تۆ بۆ بڕات بە بڕیارێکە پێش 30 ساڵ کورسیەکەی شاخەوان عەبدوڵڵا لای تۆ بۆە دکتۆر شاخەوان چیتە کرد دکتۆر شاخەوان بڕان ناکەم قسووری کرد بێ بەڵام هەمویان قسوورەکەن دکتۆر شاخەوان ئیشی پێکرێ ئەتوانێت بیخاتە بەرنامەی کارەوە ئەتوانێت کاری لەسەر بکە بەڵام بۆ نایکە ئەوە لای خۆیەتی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی کوردستان لە ئەدایان ڕازین لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمانی کوردستان نسبەت بەم پرسەی کە لە کەرکووکەیە نەخێر کوا چیان کردو بەرامبەر ئێمە بەڕێز مام جەلالەوە بێنینەوە یعنی بەڕێز مام جەلال یەکێ بوو لەوانی کە ئەم منتیقانی ئاوادان کردێتەوە دەسەڵاتێکی بە منتیقە بەشیوە بەڵام لە مادەی 140 هەموو کورد لاوازە بە بەڕێز مام جەلالیشەوە چی کرد یعنی ئەوان زۆر چووە پێش ئیشەکان بەڵام هەڵیان وەشانەوە بەڵام من پرسیاری مام جەلالم لێ نەکردی لە بەڕێز مام جەلال وەرە خوارەوە بۆ ئەمانەی تریش ئێکوا یعنی چیان کردووە لە مادەی 140 سەرۆکی حکوومەتی کوردستان سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان چ داواکاریەکە هەیە بۆی داواکاریم ئەوەیە بە حەقی ئەم کوردایە بچنەوە ئەوەی ڕەوایە بۆ کورد لە کەرکووکە ئەگەر ئەمە سەر بگرێ کورد دەمێنێ لە کەرکووک سەر بگرێ کورد هەر ماوە ئەمەش سەر نەگرێ کورد نافەوتێ مەبەستم وەکو مەلاک ئەگەر هەمووی لێ بسەنەوەیە بێ بە شاگردی سازانی چۆنە یعنی ئێستا بەسرا کورد بە هەزاران دۆنیوی هەبێ هەر شارێکی عەرەبیە شارێکی عێراقیە ئەم شارە بەم زەویانە کوردستانی خۆی نادۆڕێنێ هیچ کوردستانی بەڵام ئەمە زوڵمە لە کورد دەکرێت سەرم زوڵمە نەخێر هیچ کاتێ زوڵم لە ئەستوریا ئەشکێ هیچ کاتێ ناچێتە سەر هەتا ئەم پیاوە بە ڕێزانە هەتا ئەم جوان هەموو جارێک کە دێم بۆ کەرکووک هەموو جارێک کە بەرناماکەم ساڵی ڕەنگە 10-15 بەرنامە لە کەرکووک هەموو جارێ معنەویاتی کورد بەرزترە بینم لە ئێستش لە جاران بەرزترە ئێمە بە دروشمی ئێمە لێرە ناڕۆین دوو پاتێکەینەوە 1000 پاتێکەینەوە ئێمە لێرە ناڕۆین ئێمە لێرە دەمێنین ئەمە دروشمی خۆیارانی کووردە لە ژەرە دروشمی هەموو کووردە دەستخۆش قوربانی فەرموو زۆر سپاس کاگران دەستخۆشی لە بەرنامە بەڕێزەکە دەکەم بە بەردەوام تەبعاً ڕوودا و لە مەعاناتی ئێمەی پرسیۆتەوە نەک بەس تۆبزاوە لە سەرگەران تا دەگاتە تاوغ و مەندەلی و شوێنانە بەڕاستی من حەزەکەم لەسەر کەم زۆر بە کورتی برادران زۆر بەڕاستی گلەیی لە ئەندام پەرلەمانەکانی ئێستاکەن من گلەیی لە ئەندام پەرلەمانەکانی پێشوو ئەەکەم بەڕاستی من بە بێ جیاوازی ئەندام پەرلەمانەکانی ئێستا دەستخۆشی لە هەر هەمویانەکەم هەم برایانی یەکێتی هەم برایانی پارتی دەستخۆشی لەیانەکەم هەموو کاتێک لەژێر ئەو خێوەتە هەموو کاتێک سەردانی ئێمەیان کردووە بەڕاستی ناکەم یعنی بەڕاستی وایان لە ئەندام پەرلەمانەکان ئێمەیان کردووە ئەوانەی پێشوو گلەیەکە و لیان چییە مادەی 130 تطبیق نەکرد بۆی کە حاڵمان گەیشتۆتە ئێرانە ئێستش من داواکارم لە دوو حزبە سەرێکیەکە یەک ڕەنگ بن یەک دەست بن بۆی کەەوە ئەم ڕۆژەمان بێتەوە بیر ئەگەر ئێمە بێت و یەک دەست و یەک ڕەنگ بین بەڕاستی کابرایکی شۆفی ناتوانێت بێت عەدالە من بکە يعني بۆ نمونە ئستاکە بەحسی غەریب عسکەر بکەین هاتە ئێران بەحسی خاتوونە جووە بکەین بۆ ئەمانە ناڵێن
ئێوە بۆ ئەمانە ئەم ڕاستیانە نالێن کاکە خاتونە جوهات ئێرانە ڕاستەخۆ لەگەڵ کابرای ئەم وەزیر بەرگری بوو نازانم چێ بوو لێرە قسەی کرد وتی تۆ هاتووی بە عارەی وتی هاتی تو هاتووی تۆ خزمەت بە شارەکە بکەیان عەزەڵات بە عالەمی شان بدەیت من هیوادارە هەموو ئەندام پەرلەمانەکان چاو لە خاتونە جوۆ بکەن بەڕاستی و دەستخۆشی لە هەموو ئەندام پەرلەمانەکان بێ جیاوازی بەڵام من ئەمە ڕاستیەکە و ئەبێ بیڵێم خاتونە جووا ئەم شەویش درێغی نەکردووە هەر تەشریفی ناوە شێخ بە هەمان شێوە فەرموو قوربان دوو کەسی تر وەرەگرم کێ ئێوە قسە بکە دوو کەس وەرە وەرە برایجان فەرموو قسە بکە بەڕاستی کاکڕەنج من زۆر سوپاسی جەناب دەکەم هەر کوردێک لە هەر شوێنێک ئازارێکی هەبێ بەڕاستی تۆ گەیشتویتە ئەو جێگایە و ڕای ئەو خەڵکت گەیانووە بە ڕای عام بەڕاستی من زۆر سوپاسی تۆکەم و زۆر سوپاسی ستاپەکە دەکەم کەوا هاتوونە بۆ ئێرە بەڕاستی من لە جێ خۆمەوە ئێوە لە بەرەی پێشەوە نەبێ هەموو کورد سوپاسی ئێوە بکات سوپاس دەکەم بە خێراتنێکی گەرمی ئەم میوانە بە ڕێزاناکەم دەستیان خۆش بێکەوە هاتوونە لێرە لەم پرۆگرامی جەنابەت بەشداریەکەن بەڕاستی کێشەکانی ئێمە کاکڕەنج خۆت لە ئەوەڵ ڕۆژەوە ئاگداری چۆنە و چۆن نییە ئەم قراراتی مەجلسقیاتەوەرە و لزنەی شوونی شیمال ئەمە تعریبکردنێکی مۆدێرنە بەڕاستی بە شێوازێکە کەوا خەڵک بێزار بکەن بۆی خەڵکە ئێرە ئەم ناوچەیە بەجێ بێڵێ من لێرەوە ڕووی خۆمەکەمە ڕووی دەنگمەکەمە سەرۆک بابێڵ تاالبانی و بەڕێز کاک مەسعود بەرزانیش داوایان لێ ئەەکەم پشگیری ئەم چادرە بکەن ئەم چادرە نمونەی جوانیە لە کەرکک نمونەی ئەوەیە کەوا خەڵک خۆڕاگرە لێرە لە دەستبەرداری ماپەکانی خۆی نییە دەستبەرداری ماپەکانی خۆی نییە و خەڵک لێرە بەم گەرمایە وەستاوە بۆ ئەوەی بەرگری بکە لە خاکەکەی ئەبێ ئەوانش بەڕاستی بە پێش ئەندام پەرلەمانەکان سەرکردایەتی کورد ئەبێ پژگیری بکە لەم خێمە بەڕێز مامجەلال خواپیکە ئەم ناوەی ئاوەدان کردەوە ئەبێ سەرۆک بابێڵش پژگیری لێ بکە بە هەمان شێوە مەلا مستەفاش مساوامەی نەکردو لەگەڵ کەرکووکە لەسەر کەرکک ئەبێ سەرۆک مەسعود بەرزانیش عینەن بە هەمان شێوە پشگیری ئەم خێمە بکە نوێنەرانمان بانگ بکە خەڵکیێوانەی ئەو خەڵکی کەوا لێرە چەساونێتەوە ئەوانە بێنێتە بەرامبەر خۆی ڕێز و حرمەتم هەیە بۆ جەنابەت خۆشحاڵ بووم بەخێربەی سەرسەرم شەوێکی شادەتە بە فەرموو خاڵۆجان بەخێراتنی هەموو لایەکتانەکەم بەخێراتنی ئەوەندام پەرلەماناناکەم تۆزە دەنگیشە بڵندکە بەخێراتنی هەموو لایەکەن بەخێراتنی ئەو پەرلەمان کاراناکەین کاکڕند ئیشەکەی ئێمە لە پەرلەمانە ئێمە کۆندەجیمانەوەیە لە پەرلەمان 165 دەنگمانەوەی ئەو مادەی 29 ئلغا بکرێتەوە ئێستا ئێمە بە جوهدی ئەم جوتبراجتیارانە کورد و تورکمان شیعە و تورکمان سونەمان هەمووی هێناوەتە سەرخەت هەتا ئامرلیش پشگیریمانەکەن ئێستا ئێمە داوامان لە فراکسۆنی یەکێتی و پارتی و نەوەی و هەموو حزبەکان کۆدەنجیە لە پەرلەمان دروست کرێ مادەی 29 ڕەفزەوە بکرێ ئێمە ئەو کۆدەنجیمانە خۆش قوربانم فەرموو من دەمێشتێکی من بێنیەوە بەڵێ علی عەسیر مەجید بێگومان کەس لە فکری ناچوەیە علی عەسیر مەجیدە شکە لە کەرکووک دوزوە ئەو پارێزگارە سەپێنراوە و علی عەسیر مەجیدێکە من لە پاڵکانەیەم سێ خانوم مامەم برا بەکارێنی هەز ناکەی یعنی غەدری لەیەکی یا فعلەن تۆوات بینیوە نا بەسەرما تووە بەقراری وی خانۆکەیان لێ ساندۆم دران بە عەرەبە هەوردەکان خۆت تاپۆ مڵک پاڵکانە مڵک باو باپیرم جەماعەت شاهدن ئاغای گوندی لێرە شاهدە خۆشی ئاگادارە کاکە محەممەد عینە ئاگادارن 4 سال محکەمە ئێمە لە محکەمەی دابن کێشەی خانوو لە ئاخیری معافزی سەپێنداوی کەرکک کتابێکی بۆ کرد دەبێ بیدێنێ و منیان دەرکرد و دانێ خانوێشترم هەیە عەرەبێکی هاوردە لە ماڵی لە گوندەکەی خۆت ئەو ئەشیایەکە لەسەرخواکەی تۆ هەمووی ئەشیاکەی ناویشی ئیمنا هەر هەمووی ئی باوکەم ئیمامم براکەم خانی خۆشم سوپا تێدانەکەی تۆشەنون باڵێ حسا خۆ من کرێتیم لە دوو بس دەریان کردم سوپام تااقەتی هەمەڕم نییە لەگە هەمەر شەڕ پێ ناکرێ تۆ شەڕ پێ دەکرێت لەگە هەمەر وڵا کەس پێ ناک ئەوەیە مەگەر پێشمەرگە قوربانیەمەم کەینێ ئێستا ئەو لێ بریاڵ ئەمە لێرە دەستمان پێ کردیا
کۆتایی بەو نظامە شار دێکاکە بەس ئیشەڵا ناگاتە شەڕ و هەمەر و ئەو ئەوانە شتێکی تر ئەو خوانەی من ئێستاکە نەرەکانمان بە جێیشی تێدایە جێیش ناتوان بە تەنق خانۆکەشمدا بچم ئێ باش ئەوە شەمەڕدای داگیری کرد پارێزگاری سەپێنرا و دایتی خوانی منە جێیشە تو هاتی بۆ حمایەتی منیان لە ناوبردننی من بەس ماڵەکەی تۆ یا مام و کەسوکاریشت کەسوکاریشم هەموو لە دوو بزن بە ئەشیاکانەوە بە ئەشیا بە غازەوە بە بەوەی کە دەیان بینم نێژیش دەکەن ئەوی نوێژی لە سەدەکە ئێمە بەرماڵەکەی ماڵی ئێوە ئێستا عەرەبی هاوردا لە سەرژەکە والله بالله بەخوا و ئەمەش لێرەشەوە بە لە پەلکانە و گابەڵەکە و منتقی سەربەشاخ سەرگەڕان بە کاملی خۆڕاگرێکی باشمان کردە لە خوازیابیە گرتو بووینە بەس لە هەمان کاتە پاڵپشتیشمان هەبووە جاروێ سعادیەکی شەو دەشتی ئاغا مەفرەزەیەک ئەوە کە عەرزی هێوە ئاوداین دەکا سێمە هەمەڕ هاتوونە گرتووتیانە چییە تاوانی چی کردووە وڵاتێکی فرۆشتووە وڵاتێکی داگیر کردووە تاوانەکەی ئەوەیە و سپاسی دکتۆر بەڕز نەزوەخاریش دەکەن ئەو شەوە زۆر یارمەتی داین و لە هەموو کێشەکان ئاگای بۆ نابی مرۆڤ بێزەمیریش بی بێویژدانیش بی دەبی دەستخۆشیان لێ بکەین و دەستخۆش تۆزە نا زۆر دڵت تەنکردم بەڵام دڵنیام ئەم غەدرا ناچێتە سەر باشە ئاغا گیان فەرموو قوربانە بم فەرموو بەخێر بێ جاری پێشوو فرسەت نەبوو تێرگوێت لێ بگرم لە تۆبزاوە بفەرمووەرە ئێرەوە فەرموو تۆ لەو هەموو گوڵ و شتەی ئەوروپا و هۆڵندا ئەوانە هاتوویتەوە بۆ هێڵی پێشەوی بەرگریکردن لە ناسنامەی کورد ئێستاش بێ ئومێد نیت وانە بە ناسنامە ئەوروپیەکەتەوە هاتوویتەوە بۆ کەرکووکەکەت نزیکی خەرەوە طبعا خاچ خۆمانە ئەگەر ئەمە نیکەن چێ بیکاتن بەواجبی سەرشانی خۆمانی دەزانین بەڕاستی ئیدی ئەمن لێرکوانە شتەکان زۆری دووبارەیە بەڵام یەک پێیانمەیە لە بۆ بەڕێز محەممەد شیع سوودانی کە ئەو ساڵانێک مەسەلەن شۆڕشی کردیە لە بۆ ڕوخاندنی ڕژێمی بەعەس حزبی بەعەس و سەرانی حزبی بەعەس على ئەساس بە قسەوی بابی ئەعدام کردیە عەرەبی باشی بەڵێ زاد خۆ ئەو شتە بە عەرەبی بە محەممەد شیع سوودانی بڵێ ئەمە لە ڕوودا وڵایەکەینەوە بڵێ ئەگەر مەسەلەن گریمان محەممەد شیع سوودانی ئەوە و کامێرایە چاوی کاک محەممەد شیع سوودانی بە فەرموو پێی بڵێ چی بڵێ هەر ئەو تعبیرە جوانی کە فەرموون بەم مایکە نزیکە أوجه رسالة للسيد محمد شيع السوداني رئيس وزراء العراق على أساس هو نظام الحزب البعث أعدم أبوه على أساس له هذا حقيقة حقيقة وعلى أساس هو ناضل من أجل تيان كشورة نوان قالي لا بينا وقالي عراقة استا ئێستا سەرۆک وەزیرانە لەژێر سایە حکوومەتەکەیدا ستام لە جوتیارانی کورد و تورکمان دەکرێت حزبی بەعز باوکی لە سێدارەدا بەڵام لە ژێر سێبەری حکوومەتی وی ئێستا زوڵم لە جوتیاری کورد و تورکمان دەکرێتن کە ئەو حیزبی بەعسە مادەم لۆ نزالیان کرد ئێستا نوێنەری سەرۆک وەزیران هاتۆتە ئێرە نەخێر نهاتۆ بۆ ئەم چادرا قەزدی من ئەوەیە لۆ خەباتیان کرد لە بۆ ڕوخاندنی ڕژێمی حیزبی بەعس مادەم ئێستا ئەوان تەواوکەری وینە یعنی ئەو قرارانەی حیزبی بەعس دەری کردی ئێستا تەنفیز دەکرێت لە ژێر سێبەری حکوومەتی وی دەستخۆش جەنابی سوودانی دیارە ئەمان داواکاریەکانیان تەنیا ئەوەی هەرچەندە گلەی ئەوەشیانێت تاوەکو ئێستا نوێنەری جەنابەت وەکو سەرۆک وەزیران سەردانی ئەم جوتیارانەی نەکردووە کە مانگێکە بەم گەرمایە لێرەن هەڵبەتە ئەم پەیامانە بە سەبتایتڵی عەرەبی جەنابەت دەیخوێنیەوە ئەڵێن ئێوە خەباتتان کرد دژی سیستەم و ڕژێمی پێشووی عێراق بەڵام ئێستا قەرارەکانی ئەوان ئەخوا لە کەرکووک بەڵام قەرارەکانی ئێوە ناخوات ئەگەر ئەمەتان پێ قبوڵەکرێت کەواتە ئەمە زەمینە سازیە بۆ گەڕانەوەی ئەو هەژمونەی نظامی پێشوو جگە لەما هیچ تەفسیرێکی ترا لەگرێت فەرموو هێشتێکی بەخێراتن دەکەم نزیکی خەرەوە چاوەکان بەڕێز کاک سامیەکەین دەڕاستی
ئیشکەری کرد لەم سنوورە و لەم خێمە و لەم مانگرتنە لە عێراقا بەڵێ بڵند من ڕماشەکە بۆ ڕاگەم عفوان دەست خۆش بێ قوربان بەخراتی پەرلەمانتارەکانی شەکەی من وەکو نوێنەری سنووری داقوق و هەفتەغار و تاالبانی و کاکەی وەزعی داقوق چۆنە؟ وەزعی داقوق زۆر خراپە طبعاً ئێمە لە داقوق سێ منتەقەین کاکەی و تاالبانی و هەرسێکیان وەزعیان خراپە هەرسێکی بە هەداهەیان 1002 عەرزمان کەفتەتە بەر شاڵاوی تعریب ئیسێ دیەکەی ئێمە چۆڵە دیەکەی ئێمە سەعاعربی هاوردەی بواتەتەوە دوای 16 ئۆکتۆبر دیەکەی بیسە من کشمان هەموو دیەکەتان چۆڵ هەموو دیەکەمان چۆڵە یەک کەسی لێ نییە بەڵێ هەر هەمووی بەڵێ کەسی تێدا نەما یەک کەسی تێ نەماوە خانۆکەی خۆ و ماڵەکەی خۆش وە تەنش خانەکەمان مجەمعی بۆیان کردە ڕاکان تەبلیتی بۆیان کردە قوتابخانە گشتێکی پرۆژەیەکی بۆیان کردگە بە دەیان دێهات حتا جەوەل حەمرین گشتی چۆڵە ئەو دێ تعریب بێ ڕۆیتە ئەوەدانی کردێتەوە کات خۆی لە ساڵی بیستەکان سیەکان چلەکان تاکو سنوور جەوەل حەمری ئیسەیشە حدودەکەی حدودی داودە موجودە خۆم لۆراکە ڕسمی لێگردە موجودە ئیساکە دیهات گێتە دی منسوور يعني يواش واش لقرا تامور توصل اوي نقي اوي فريق سرجم قشي يستعاري بي لي بابلين من لدواي رابرين لدواي عفوا لدواي 2003 هاتم برنامجكم كرت قرا تامورك خوي خۆتە زانی ئەوە تورک پێشتر ناوەکەی گۆڕیوە بیرتەوە بەرنامەکەم بینی تابع 2003 تورک کردبووی بە قەرە تامۆر اینجا عەرەب داگیری کردبووی بە قەریە تامور وانە ئێستا قەرە تامور ئەو قاراغا لەراکە سەرۆک عەشرە داوێ بیە تەر بەسەڵ عەباس ئاغای بیە وە نییە بڵێ فريق آغا بابلين فريق آغا بيا نقي آغا بيا بتسلسلات ما بس مويا تا تركان ديان هو تاج والحمري سروري داود بيا استاقا قيت اوي منصور ديهاتي كرد نما لولا كاكي بو نمونه بديان ديهات كاكي استشول الان سبرو طوب زاوية علي السرايا زنقرة ها مطيق نيوت هاتنا تو اودانا قشتي كاكي كان شولان كردوه طالباني بديان هزار عرضی تاپۆیان هەیە زەوتیانە کردووە لە سنوور تاالبانی مەبەستم ئەوەیە کاک ڕەنجکیان دیەکەی ئێمە دەی فەریقاغا ئەوە بسەراج داودە محافظاتە دەسەری پەرلەمانتارەکان خۆیان دێنە سەری عقدمان هەیە قەرار 117مان هەیە بۆ ئێمە بۆمان نییە تازەمانە کردە تا 2012 واللهی بۆمان نیە بیکەین ڕۆی ئەو عقدەکان ئەوە لە ساڵی شەر لە ساڵی ساڵی هەفتاوەشتاتنە لە هەشتاتنە لە نەوەتەکان مەتەقەی کولی تەپەمان هەیە لە سنووری عەرەبی هاوردەی نەوەتیش لە نەوەتی سە کولی تەپە لە نەوەت هاتوولە ئەینە کێشە بە دەیان هەزار ئەوەی مەسوورە دارایە فەریقە نەقیە جنگڵاوەیە کولی تەپەیە دەیان هەزار بێژگە لە تاالبانی و کاکەی ئەمەش ئێمە مەبەستم پەرلەمانتارەکانش کێژیمان هەیە لیان ڕاستگلەیمان لیان هەیە گەرەی هەڵوێست بن سەرجەمیان یەکێتی پارتی نەکەن ئەم سنوورە پێویستی بە کوردایەتەکەن من بیکە نەکەن علاقەم دیە لەسەرەوە بەڵام پێویستە گشتان بە یەکوە بن یەکگرتوو بن لەگەڵ تورکمانەکان خەیتە ناو جەمعەکەەوە من ڕۆژنامە نووسم مەبەستم پەرلەمانتارەکانمانە بۆ نمونە حتا تورکمانەکانش وەکو ئێمە بۆ نمونە لە تۆپزاوەیە لە بەشیر حالیان حال ئێمەیە ئەم هینە نەمێنێت لە ئاوای فریق لە تۆپزاوی حتا بانمەقان و ناوشوان ئەڕوا ئیسە چەند ڕۆژە لەمەوە پێش ڕۆیشتنەتە نزیک شۆ ڕەحمە شۆرجا لە کوێ ئەزانی کوێ لای ناویشیە لای ساڵی و باوایە یعنی ئەمە هینە نەمێنێت قەناعەت کە ناوێستنە بوو بەمەش ناوێستنەوە هەر هینەکەشتم زۆر حەز لێ بوو شێوازی قسەکردنەکە و گەرمیانێکی زۆر بەتام و زۆر خۆش بوو فەرموو کاگرانس من پێشەوە ختامەکەی بامی سک بێ قسەی دڵی هەمویان لای تۆیە چونکە دوا کەسی قساکەی کەس فەرمایی شتێکی هەیە شتێکی جیاواز چونکە ئەو دوو پەرلەمانتارە بەڕاستی ڕەنگە قسانە بێ بۆتان ئیشاڵا بە جۆرەی دڵی هەموو خەڵکی کەرکووکە بم من سەرهاتێکت بۆ باسەکەم کە باوکم لە ساڵی 1970 ئەسکەر بوو کاتی شەڕی عێراق ئێران باوکم لەوێنە ئەسکەر بوو هاتە ناو سلێمان لە قاتعی پێنجوێن بوو هاتە ناو سلێمانی تەلەفۆنی کرد بووە دراوسێکەمان تەلەفۆن ئێمە چوین مناڵ بووین 12 ساڵان بووین وتی هەواڵ دەنگ و باس کەرکک چۆنە وتماوەڵا باوە قەرار هاتووە ئەلێن تۆبزاوە دەبێ بڕوخێت باوکمە لێ من سەربازی عێراقی وا دیفاعەکەم لە خاکی وەتەن لێرانە نیشتیمانەکەی خۆمان لە ناو کەرکک هەر هەمان سوپا
تو عردەکە داگیرەکەوەی ڕوخێنێت لێرانە ئێمە تشتێ بۆمان دەرەکەوێت ئێمە لێرانە مافمان خوراوە ئێمە لێرە کە دەسەڵاتمان هەبێت تشتێکمان بۆ ئەکرێ بەڵام کە دەسەڵات نەبوو مافمان خوراوە لێرە دەستور جێبەجێ ناکرێت بە هیچ شێوەیە جێبەجێ ناکرێت چونکە ئەندام پەرلەمانەکانش دیفاع لە ئێمە ناکرد ئەندام پەرلەمان دەبێ پەیامی هەبێ دەبێ پلانی هەبێ بۆ ئەوەی کە ئەڕات وەکو نوێنەری من دەبێ بڕا لەوانە خاڵ بە خاڵ چی گرژی و گرفتێکە لە ناو کەرکووک دەبێ بەرزی کاتەوە بۆی بگا بە حەقی خۆمان ئەوانە ڕوە دابشن دەست بەرزەوە بکەن لەسەر 400 ملیارەکە و لەسەر تشتی بابەتی لاواز ئەمە بۆ ئێمە گرنگ نییە ئێمە پێویستیمان بەوەیە یەکدەنگ بن دیفاع لە ئێمە بکەن لە هەموو مافەکانمان خەڵکی کەرکووک پێویستی بە ئەوەیە کە دیفاعمان لێ بکەن لە هەموو مافەکانی ئێمە 400 ملیارەکەش حەزەکەم زانی هەدیە و دیاری دەستی کەس نییە حەقی خۆمانە لە دوای خۆماڵیکردنی نەوت دەستیان کردووە بە دەرێنانی نەوتی کەرکووک یاویانە بە تفەنگ و ئەسلحە و کوردیان پێیان فال کردو دیان پێ ڕوخانوە هەتاوەکو ئێستا نەوتی خۆمان نافرۆشرێت و بێجگە لەوەش ئەوە مەکرەمەی کەس نییە ئەوەش مافی کووردە و شاندە کوردیەکانیش ئەو پەڕی دڵسۆزیە ئەگەر بتوانن ئەو بەشەی کورد بە بچڕن لە 200 ملیار بێت 400 ملیار بێت لە 2014 کە داعش هاتە سنووری کەرکووکەوە پێشمەرگە بە هەموو قووەت و هێزەکەی دیفاعی لە کەرکووک کرد نەیهێش بستێ لە خاکی ئەمە داگیر بکە هەزارەها شەید پێشمەرگەماندا لەم شارە بۆ ئیستا بۆ حەقی خۆمان بۆ مافی خۆمان کەس نێتە جواب لە سەرمان ئێمە پێویستیمان بە یەکدەنگی هەیە پێویستی بە ئەندام پەرلەمانەکان دانەشن دەبێ هەمویان پلانیان هەبێ بۆی خزمەتی شارەکەیان بکەن من پێویستیم بەوە نییە دەخێ لێرە ڕابوەستێت سەعاتێ بێ دابنشێت تەلەڤیزۆنێک هاتو چاوپێکەوتنێ بکات و بڕاتەوە نە من پێویستیم بەوەیە کە لە پەرلەمان لەسەر دەستورەکە دیفاع لە من بکات زۆر سپاس دەکەم سپاس بەخێر لەسەر سرم سەر چاوم خاتونی بەڕێز بەخێر هاتی سەر چاوەکانم جارێکی تر چ جەنابێت چ کاک شێخ هەڵبەتە من ئەزانم قەزیەکە لای ئێوە نییە بەڵام نیەت و دڵسۆزی و ئێوە بەرزە نرخێنرێت چاوەڕوانیان لێتان زۆرە لەبەرەوە ئێستا کە تەشریفی هێناوە بۆ ئێرە بفەرموو خۆت چ قسەیەکیان بۆکەی بە کۆتا قسەی جەنابت و کاک شێخ بێ بفەرموو سەرەتا خێراتنی جەنابەتەکەم کە هاتوویتە کەرکووک دڵی کوردستان و خێراتنی میێوانە بەڕێزەکانەکەم و ماندوونەوی لە برا جوتیارەکانەکەم کە خەڵکی تۆبزاوە تەرکەڵانن ئاشکرایە لای هەمومان کە ئێمە باسییان کرد ئەمە هەمووی قەراراتی مەجلس قیادەت تەورە بووە بەڵام برایەک وتی ئێمە گلەیمان هەیە لە پەرلەمانتارەکانی ئێستا ئێمە خولی پەنجەمین بەڵام چوار خول پێش ئێمە پەرلەمانتار بوونە و لە ناو کەرکووکیش پەرلەمانتارمانە بووە توانیوێتی لە کەرکووک لە بەغا لە مەجلس نواب داکۆکیەکی بەقووەت لەسەر ئەم قەزیە بکات بەڵام ئاشکرایە لای هەمومان کە مادەی 140 سڕ کرابوو لە دەورەکانی تر بەڵام خۆشببەختانە لەم دەورەیە لوجنە مادەی 140 دەست بەکار بووە و متەفائلین بەوەیش کە کاک دژوار فایق جێگیری سەرۆکی ئەو لوجنەیە چونکە خۆی خەڵکی کەرکووکە و لە معاناتی ئەم مەوزوع و ئەم قەزیەش زیاد ئەزانێت و ئەتوانێت زیاتر دیفاع بکە لە سەرمان من خۆم وەکو نوێنەری ڕاستەقینەی ئەم شارە ئەزانم کە یەکەم ڕۆژ ئەو مووقفی مرعب بوو لە ئەم دیایە کە هەمەر لە کۆڵانەکانیان وەستاوە و سوپای عێراقیش هاتووە و تێتی نابێ ئێوە درەوی حاصلەکانتان بکەن یەکسەر هاتمە مووقعەکە لەگەڵ خۆمیش چەند ئەفسەرێکی باڵام لەگەڵ وەزارەتی دیفاع لەگەڵ ئەوەی کە خۆم هاتم سێ ئەفسەری باڵاش لەگەڵ خۆم هاوردم بۆ ئەوەی ئینکاری نەکەن بڵێن ئێمە ئاگامان نییە کە هەمەر لە ناو دیەکەیە یان منعیانەکەن لە درەوی حاصل و گەنمەکانیان هەر لەویش توانیمان لەگەڵ قائدی عملیات قسە بکەین ئەم مەوزوعە چییە قائدی عملیات ئەڵێ ئێمە تەوجیهاتێکمان بۆ هاتووە کە وزارەی دیفاع داوای ئەکە هەموو وزارەکان داوا ئەکەن تەحدیدی مەواقعی عەرزی خۆیان بزانن دیارە ئەمە لە 1975 کە دابەشی ئەم عەرزانە کراوە بە دوو جیهە تەسجیلێک بەشێک لە
عرزەکان کراوە بۆ ئیدارەی مەحەلیەی محافەظە و بەشێکشی تەسجیل کراوە بۆ وزارەی دیفاع. بەڵام ئێمە دوای 2023 ئەم خەڵکە کە گەڕاوەتەوە بۆ بان عەرز و زەوزاری خۆیان توانیانە چی خەرجیان هەیە لەسەر عەرزەکە خەرجی بکەن بۆ ئەوەی مەزدەری ڕزقی مەعیشەتی خۆیان و منداڵیانە. بەڵام دوای 2017 حسەکەین ئەم زوخوتاتە زۆر هەیە لە کەرکووک. من سرم سڕ ئەمێنێ بۆ لە تۆزاوە ترکەڵان ئەم زەختە هەیە و ئەم زوڵمە هەیە لە کورد و لە تورکمان بۆ لە حەویجە ئەو زەخت و ئەو زوڵمە نییە بۆ لە تازە نییە هەر ئەوانیش قەزایەکن هەر ئەوانیش ناوچەیەکن وەکو تۆزاوە ترکەڵان و وەکو سەرگەران. من تێ ئەگەم لە جەنابەت ئەزانم لەگەڵیان زۆر قسەوت کردووە و هەوڵی خۆتت داوە بەڵام ئەمان ئێستا گێڕانەوەی معاناتەکەیان ناوێت ئەوان ئەیانەوێ ئێوە ئیشیان بۆ بکەن خۆت ئاگات لێ جارێک یعنی چەندین جار یەک پەرلەمانتار لە دادگای فیدراڵی چەندین گرفتی گەورە بۆ کورد دروست دەکات ئەوان ئەڵێن ئێوە بۆ ناتوانن بۆ نمونە ئەمە پێشەلکردنی دەستورە ئەمە جێبەجێ نەکردنی بڕیاری پێشووی سەرۆکوەزیران نووری مالیکیە ئێستا جێبەجێ ناکرێ بۆچی بڕیارێک کە ئەگەشتێنرێ لەم سەردەرمی ئەنتەرنێت و خێرایی کاتەدا بە مانگێک ناگاتە کەرکووک لەسەر ئەمە بۆ هەڵوێستی جدی وەرناگرن. ئێمە هەڵوێستی جدی وەرەگرین چۆن وەرناگەین پێش تریشی سەوتم کە ئێمە دەورەکان تری ترخان بوونە لە مادەی 140 بەڵام ئێستا ئێمە ئەتوانین ئەو مادەیە تەفعیل بکەین وا دیارە لیژنەکەش دەست بەکار بووە بە تەئکید ئەم قەزیەش چارەسەر ئەکرێت. باشە لە وەکو پەرلەمانتارێک وەکو نوێنەری ئەمان کە شەڕیان لەسەر کردووی لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان ڕازیت نسبەت بە کەرکووک؟ ئێمە کەرکووک لە خارج ئیدارەی حکوومەت هەرێمی کوردستانە. بەڵام خۆتەزانی کاکشێخ بوو لێرە گەڕایەوە سەرۆک بڵین بارزانی نەمر ئەگەر ڕازی بووە بەو تۆزە لە کەرکووک بەڕاستی قوبوڵی نەکرد یعنی بە بێکەرامەتی ئەزانی کە کەرکووک دەستکاری بکرێت و مساومەی لەسەر نەکردوانە یعنی لە ڕابردوودا چ شۆڕشی نوێت شۆڕشی ئەیلول مساومەیان لەسەر کەرکووک نەکردووە ئێستا خاوەندارەتی کەرکووک بۆ هەرێمی کوردستان نەگەڕێتەوە دەستیان لێ شتۆ ئێستا دەستی لێ ناشۆری یقەی ناکە ئەمەی کە لە خارجی هەرێمی کوردستانە مەسئولیەتی ئەوان کەمەکاتەوە مەسئولیاتیش کەمەوە ناکات ڕازیت لە ئەدایان ئێمە ئەگە جەنابی سەرۆک بۆ علمی هەموو جەنابی سەرۆک نەهاتە سەرخەت لەگەڵ بەڕێز محەممەد شیاع سوودانی حەلەکەی ئەم ئیستا ئەمها حەل نەئەبوو ئێستا نەئەیشتیان سوپای عێراق نەئەیشتیان درەوی حاصلەکانیان بکەن هاتە سەرخەت ئەمەیان ئەو هەمەڕانە سەحەب بکەن و خەڵکەکە درەوی حاصلی خۆی بکەن. حەلا یا کاک مەسعود داوای زیاتری کردووە چارەسەری بنەڕەتی بەڵێ چارەسەری بنەڕەتی ئەوەیە کە مادەی 140 تەفعیل ئەکرێت و دەست بەکار ئەبن سێ نوێنەری کەرکووکیش عەرەب و کورد و تورکمانیش عوبوون لەکەیەوە ئێمە لە ئەرێ من لە تەلەڤیزۆن ئیشەکەم نایبیستن ئێوەی بیستن من نابینم مناقەشاتی جدی و قسەی جدی مابێت لەلایەن کوردەوە لەسەر مادەی 140 چەند کەس هەستەکە مادەی 140 کورد خۆی ئیشی بۆکە دەزەڵ بڕێ یەک وەفت نییە ئەڵێ بۆ کێشەی زەویزار ڕۆشتە بێ شێخ تۆ ئەندامی پەرلەمانی لەمەتوە بەڵێ کە ئێمە مادەگە تەفعیل بۆ ئەنجا چاوەڕوانی نەتائجین دەستخۆش بەڵێ دەستخۆش شێخ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنە دەستەوەستانە کە هیچی پێ نەکرێم هەموو غەدرە لە کوردەکرێ حەق نییە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی هەبێ کاریگەری هەبێ حەق نییە کاک بۆ نمونە تۆ لە فراکسیۆنی یەکێتیت ئادەی مووقیفێکی جدی کاک قوبات تاڵەبانیم پێ بڵێ لەسەر مەسەلەی کەرکووک ئادەی مووقیفێکی جدی کاک مەسعود بارزانیم پێ بڵێ ئادەی مووقیفێکی جدی سەرۆکی پەرلەمانم پێ بڵێ مووقیفێکی جدی کاک نەچیروانم پێ بڵێ
سەرتا سوپاس بۆ ئەم بەرنامە بۆ ئەم ئامادەبوونە تەبان کاک ڕەنج ئێمە هەر لە سەرتا وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و کە بەندەش ئەندامم لەو فراکسیۆنە وەک مەکتەبی سیاسیش لەگەڵ کێشەی جوتیارەکانمان بەڕاستی جێ دڵخۆشکەرە بۆ ئێمە کەوا کورد و تورکمانی ڕەسەنی ئەم شارە کە داوای حەقیقی خۆیان پێکەوە یەکگرتوێکی تەواویان هەیە ئەوە مانگێک و دوو ڕۆژە لێرە ئامادەن ئێمە چ وەک مەکتەبی سیاسی چ وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ئەوڵ کاتەوە ئێمە لەگەڵیان نەبوونە لەگەڵ قیاداتی عەمەلی بەڵێ با تەواویکەم کاک بەس ئەمە ڕخسەتم بە گەورەی خۆت بەڵێ ئەزین چی مووقیفی ئێوە بەرز ئەنرخێنە بەڵێ زۆر خۆشم تەقدیری یەکەم کە بەم شەو عەزەتە کێشاوە بە تەلەفۆنێک مەسەلەن هاتووی بۆ هەمومان لە خزمەتی ئەمانابین بەڵام مەسولینی کورد وازانن خێمەکەی کەرکووک پرسەیە دێن تۆزە دانیشن و ئەڕۆنەوە کاکە ئەوان سەردانیان ناوێ ئەوان مووقیفیانەوە ئەمە کەرامەتی کووردا ئەمە لێرە ئیهانەکردنە 1,200,000 دۆنم هیچ کەسێک نییە دوو وڵات لەسەری بە شەڕدەن هەمووی پەیوەندە بە مادەی 140 مادەی 140 بێت 2007 ینی لە 2007 جێبەجێ بکرا بەڵام بەداخەوە من لێرەش شێڵم چه حکومەتی هەرێم و چ لایەنەکان دریش یەکگرتوو نەبوون من لەگەڵ ڕێم بخۆم قەناعەتی خۆم و چەند جارێتیش لە چەند بەنامەیەک باسم کردو ئەگە هەرێم لە دانیشتەکان لە سەردانەکان زیاتر جدی وایە قیادەی کوردی و کورد یەکگرتووتر وایە ئێستا مادەی 140 گەلی مادەی تریش لە کەرکووک جێبەجێ کرا من بەداخەوە پێش 16 مان خۆ قەرارەی 29 لە ساڵ 2012 دەرچوو هەموو پارتە سیاسیەکان لە کەرکووک بوون بۆ جێبەجێ نەکراوە ئەمە من یەکشت پێڵێم کاک ڕەنج ئەمە مەسەلەیەکە کە کشکار بە کوردی باشکە بە سێ شێوە بە شێوەی ئەوەڵەن بە شێوەی ئیستیملاک و ئەطفا و ئیستیلا ئەم ئەرزانە لە 75ەوە لە زیاتر لە 14 قەراری مەجلیس قیادەتی سەورە داگیر کراوە ئەم ئەرزانە هین کورد بۆ دیموگرافی شاری کەرکووک 14 مادەی 14 قەراری مەجلیس قیادەتی سەورە ئەو زەویانە کەوا ئەو زەویانە بە شێوەی ئیستیملاک و بە شێوەی ئیستیلا لە کورد چەند قەراری عەکسی ئەوانە جێبەجێ ناکرێت ئەو قەرار تا ئێستا قەرار 29 جێبەجێ نەکرا قەرار 29 کەوا 2007 کەوا لە پەرلەمانەوە نێرای ئەنجومەنی وەزیران جێبەجێ ناکرێت 2012 جێبەجێ ناکرێت ئەمە بۆچی ئەگەرێتەوە با من بە کوردی بە زۆر تەوافقی باس بکەم یعنی ئەمە پەرتەوازەی ماڵی کورد ئەگێتەوە بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش ئەمە بە تەنیا بە کوردیش ناکرێت ئەبێت تەوافقی سیاسی لەگەڵ حکوومەتان لەگەڵ لە کوردەکان تراکرێت لەگەڵ کوتلەی شیعی لەگەڵ سونی بکرێت بۆ ئەوی ئەمانی سەر نەتیجەیانە ئێمە هەمومان کامان لە هەر کامێکمان ئەپرسی ئێمە ئەزانین هەموو گیرروگرفتەکان ئەزانین هەموو بڕیارەکانمان لە هەمووی من بۆ خۆم 6,000 دۆنم خۆم داگیر کراوە لە ئەطفایە 6,000 دۆنم مڵکی باوپاپیری خۆم داگیر کراوە لە ئەم قەرارانە هەموویمان لەبەر کردەوە بەڵام ئەمانە ئێستا نەتیجەمانەوە نەتیجەش من وایە خوێنمەوە من داواکارم هەموو لایەنە کوردیەکان یەک ریز بن سیاست نەک بۆ ئەم مەسەلەی ئەرزانە بۆ هەموو مەسەلەکان تریش ئێمە 63 ئەندام پەرلەمانی لە بەغا بەداخەوە زۆر جار ئێمە ینی ئەرکی نەتەوایەتی نیشتیمانی و پێویست ناکەین لەبەر ئەوەی پەرتەوازەی ماڵی کورد لەوێ دیارە بە ئاشکرا یانی من زۆر بە سەراحەت قساکەم ئەم بڕیارەیەش پێویستی بەوەی ئێمە جاری یەکڕێزی ماڵی کورد دروستکەین لە بەغا تەوافقێکی سیاسی بکەن ئێمە وەک فراکسیۆنی کێتی سەردان سەرۆکۆمارمان کردەوە نووساوەکەیەتی داومانە پێی بە نووسراوی ڕسمی وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگادارمان کردو لەو مەخاترەی کە لە کەرکووکەوە ماڵی کورد داگیر کراوە ئەوی نووسێتی لە جێبەجێکردنەوە ئاگاداری سەرۆکوەزیرانمان کردو بەڵام ئەمانە هەموو قسەی ئەمان نەتیجەیانەوێت نەتیجەش هەر ئەوە نەچاوەکەی ئەمە خزمەت بوون بە لێرە بە محافظ و بۆ کەسانەی تریش دەڵێم کەوا بوونەتە بەرگری لە جێبەجێکردنی ئەو بڕیارانی کە دابەجێ لە وەزارەت زراعە لەگەڵ ئەو خەڵکە کۆکی کە محافظیش ڕۆڵی خراپی من لەگەڵ هەمویان کۆکم کە محافظ کە زراعە و بڕیارانە ئەشیانەوە کە محکەمە ینی محکەمە کەوا جهێتێکە وایە بێ جهێتی حەق بێ زۆر جا بە ناحەق بە بڕیارەکە دەرگات زۆر جا بە نەعەدالەت بڕیارە دوای ئەم وەزارەتی دادی چی پێکرێت کاکێن ئەم بڕیارانش کە دەرچووە ئەسڵەن هیچی قەراری قەزای عەلایەتیان نییە ینی ئەطفا قرارێکە لژنەیەک داوێت ینی بە هیچ شێوەیە قەزای عەلا لەسەری بڕیارێکی دەرنەکەوت کە ئەم مڵکانە حجز بێت دەست خۆشیان شێخگیان سپاسە دەکەم کاک ساتح تا ئێستا قسەی نەکردووە کۆتا قسە بە ئیجازەی جەنابتان هێن بە کاک ساتح فەرموو پرسیارەکەم لە ئەم پەرلەمانتارە بە ڕێزانە سەرەتا سوپاسیانەکەم کە حزوریان هێناوە بێرە ئەمانە هەر یەکێکیان نوێنەرایەتی لە حزبێکەکەن پارتی وێچێتی من لێرەوە ئەڵێم لە 20 ساڵی ڕابردووە ئەم کێشانە چارەسەر نەکرا هەر پارتی وێچێتی لێ بەرپرسن و ئێستاش لە دوای 2007ەوە ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر مەتیرسدار و خەتەرە لە کەرکووک بوونی هەیە ئێمە ئەم خێوەتەمان هەڵداوە ئەمە بۆک بڵێ ئاخر حەلمان بووە لەبەرەوەی زەویزارەکانمان لە ژێر هەڕەشەی مەترسیایە ئێستا سوپار ڕێگرەکە لە جوتیارەکان ناهێلێ وەرزی گەنمەشامە بیچێنن ئێمە لە ژێر ئەم خێمەیەین بۆ گاڵتە نهاتوونێتە ژێر باشە نهاتوونەتە ینی خێمەکەتانیان پێ ناخۆش نییە خێمەکە ئێمە ناچاریە لە ژێر خێمەکەین نانە ئەڵێم پێیان ناخۆش نییە خێوەتتان هەڵا لایەتە کوردیەکان
نانا ئەو دەسەڵاتی خۆجەیێرە دەسەڵاتی خۆجەی حتممە پێی ناخۆشە ئێمە تقریبا ئەم ئەسکەروشتانە چییە لە چوار دەورمانەمە ئێستا هاتنیا هەر هەن دەکەنمانەوە ئەوانە دیفاعمان لێ دەکەن دەنا هەتا ئێستا هێزی ئەمە دیفاعمەدەنیە مەسەڵە بەڵێ ئەمانە بۆ پارێزگاری ئێمە لێرن طبعا ئیدارەی خۆجەی کەرکک پشگیری ئێمە ناکات 25 ڕۆژ لێرە بووین سەردانی ئێمەی نەکرد کە بڵێ ئێوە بۆ مانتان بۆ لە محافظ لە کۆتایە لە ژێر فشارە هات لایەنی تەحالف ڕێکراوی بەدر زەختی لیان کرد وتی تو چۆن پارێزگارێکی ئەم شارەی بۆ نایی بپرسی بزانی ئەو خێوەتە چییە هەم ڕۆژ لێرەوە دێوە ڕۆی بەڵام من لێرەت ئەمەوە تاکید لەسەرەوە بکەمەوە ئێستاش ئەم 1,200,000 دوێنم زەوێ هەموو لە ژێر هەڕەشەی داگیرکردن و مەترسیە ئەگەر زەوەکانە داگیر بکرێت خەڵکەکەش لێرە کۆچەکەوە گەڕێتەوە بە هەولێر و سلێمانی عوباڵی ئەو هەموو خاک و زەویە و ئەو هەموو قوربانیەی لە 50 ساڵی ڕابرد و کوردایەتی عوباڵی بە ملیەکێتی و پارتیە یەک ڕستە بفەرمووی مامەستاچیە فەرمووی من لێرە ئەمێ بە عەرەبی شتێ بڵێم بۆ محەممەد شیع سودانی سەرۆکوەزیرانی العراق أوجه كلامي إلى السيد رئيس وزراء العراق السيد محمد شيع سوداني. بالنسبة لي بنظرتي أني كل مسؤول بالدولة يعتبر أب، وأني كأب أفتخر بشغلة واحدة أنه من أشوف أولادي سعداء. فهذا حالنا إحنا بغض النظر عن العمر، إحنا أولاد المسؤول هو رئيس وزراء العراق أو رئيس الجمهورية. إذا هذا حال أولاده شي يسميه هاي الحالة شي يسميه؟ بس شرحي شي بكك سيودور روجاليرا ونونري جوتيارا. لا حقيقة احنا صار لنا معاناة. إما آزار كشية كصالان درباري في مجاري دبينين بصالان آزار مش فيك هي سيهو دو روجه ما بشفو روجن وأمل في درينا باف دماكو روش آزارو خفي أوايد بينا ويتشاوا ببينا حتى كنجي أمد فيك شو هوايد في روشيت بمينين مسعود برزاني بوكاك بافل طالباني براي من مسؤول بربرز باوكا يعني اكيد امان بينين يعني من وكو باوشك لا فيديويك من على كان مدربك اما وزعي من على كان بيا برا كان بيا تيبا خوم عليهم اما بياما كيمن ياك رستا ما مستا من يعني بس نقطيك هي وين همو برلمانيه كان وهمو وزراء و لحكمتي العراق دبي يعني جواب بدن بو برسيارة كاتي ريجيمي بعث همو قرارات مجلس قيادة الثورة لقال شؤون الشمال درتشو بدون أي اعتبار بو كسك لمجتمع بو كرد بو عرب بو تركمان أوي تشي أوي حزب يكسر درت كردي وتي قرار ها ببيع مراجعة بو أي جانب ها بس أوي كخدمت لكي خطي حزبكي خوي فكري خوي دريكي استايما كمحاولة دكين ها أو قرارات لغو بكينوا صجر حسابي دكين شون أو تعارضنا كي لقال أو قرارات ظالم أو كاتا درتشوا كأوا أبيه إما بيصالح النكردو مانوا إيوا أجر اعتباري أو قراراتي ظالم ها كقراراتي ديكتاتوري بو حتى كي إيوا أتوانن أو قرارات لغو كينوا دەستخۆش کاتەکەم تەواو بووە بەس ڕاستە دوای 20 ساڵان ڕژێمی بەعز ڕخاوە بەڵام هەتا ئێستا عەقلیەت و مەنهەجێتی بەعز لەو کەرکووکەی جێبەجێ دەکرێت بە تایبەتی بەرامبەر کورد و تورکمانەکان خاڵی دووەمەوەیە کە باسکەم زۆر باسی محکەمەی اتحادیمان کرد بەڵێ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی پێشوو لەگەڵ بەڕێز دیلان خان پرۆژەیەکیان هەیە و مستەوسەکاتەکانیان هەموو لە جوتیارەکان وەرگرتیا سکاڵایان لە محکەمەی اتحادی کردیە داوا دەکەن ئێڵغای قراراتی مەجلیسی قیادە سەورە بکرێتەوە هیوادارین بتوانین ئەوە بە ئەنجام بگەینێ کە زۆر گرنگە بتوانین لەو شتێکی باشیان کردووە جەنابی پارێزەر بەس ئێمە باسی زۆر شتەکانمان کرد و باسی لایەنە سیاسیەکەت کرد و باسی لایەنە قانونیەکەمانیش کرد لایەنە سیاسیەکە باسی سەرۆک هەریەمت کرد ئەوێ پێش وەخت تشکیل حکومت بکرێ مەرجە لە مەرجەکانەوە بیایە کە هەڵوەشاندنەوەی قەرار مجلس قیادەتەوەرە بیایە و تەفعیلکردن مادەی 140 و تەنفیزکردنی بیایە لە پەرلەمان کە ئەوە بتوانن لەو تەوافقە سیاسیە ئەو حکومەتە تشکیل بکەن ئەمە لە بوارێکەوە لە بواری یاساییشەوە بۆ هەڵوەشاندنەوەی قەرار مجلس قیادەتەوەرە کە باسییان کرد ئەوێ مەشروعێک بێت لایەنە سیاسیەکان و دەستی پێ بکەوە تەوافقی سیاسی وەکو شێخ بەحسی کرد ئەوێ تەوافقی سیاسی لەسەری بێ کە بگەیتە پەرلەمان بتوانێت تێپەڕێ بۆ هەڵوەشاندنەوەی ئەو قەرارە یا شێخەتوانم وڵای داوە لە هەموو
هێزە کوردیەکانەکەم بەڕاستی یەکگرتووی نەک بۆ ئەم قەزە ئێمە قەزەی تر غەدرمان زۆر لێکراوە لە قەزەکان تەنها قەزەی ئەرز نییە غەدر لە کوردکراوە کۆمەڵی قەزێمان من وایە خوێنمە ئەگەر ئێمە یەکریز بین ئەتوانین زۆربەی زۆری یعنی جێبەجێ بکەنەوە داواکاریشم لە هەرێمی کوردستان لە گفتوگەکانە زیاتر گرنگبدەنە مادەی 140 و جێبەجێکردنی من وایە خوێنمەوە دوای پشوەکە بۆ پەرلەمانی عێراق یەکەم شت بۆ ئەم پرسە چیەکەی یەکەم شت ئەمە فراکسیۆنەکەمان ئاگادار ئێمە تەمان مەکتەب سیاسی فراکسیۆن ئاگادار بۆ ئەم قەزیانە ئێمە وەک مامۆستا ئاماژەی پێکرد ئێستا لە محکمەی اتحادیە ئێمە ئێستا لە محکمەی اتحادیە ئێمە پێشکە داوایەکمان لەسەر ئلغا قەرار مەجلس قیادەتی سەوەرگرت دوایەوە کۆدەنگی دروستکەین لە ناو پەرلەمانە بۆی بتوانین ئەو بەرنامەی کارەوە لە حکوومەت ئەبێ وەکو خۆمان پێ هەڵەسینانی کورد بەتەنیا ناکرێ ئەبێ تەوافقمان لەگەڵیانە سیاسەکان چیەکەی دوای إلغاء قرارات کە ڕۆشتیتەوە بۆ بەغدایە بەڵێ إلغاء قرارات مجلس قيادة الثورة لدى صلاة مجلس النواب ئێمە لە 2014 دوو خوێندنەوەی بۆ کراوە بەڵام کوتەلە سیاسیەکان نەیشتوانە دەنگ بدرێ لە زەری دوای پشوو ئەگەڕێنەوە ئێمە بۆ بەغا ئەم مەلەفە داخل جەدوەل ئەعمالمانەکەین بۆ ئەوەی بتوانین خوێندنەوەی تازەی بۆ بکرێت و دەنگی لەسەرا بدرێت کە قەرارەکان هەمووی ئلغا یعنی لەسەر ئەم مەلەفە ئیشەکەن ئەکیت ئەم مەلەفە بێخاوەن نییە نەخێر کاگرنج یەک نقطەیەک ماگەم ئەم مەلەفشکەوە ئێستا گە محافظ یا ئیدارەکەی کەرکووک جوولێنە بەو شێوەیە من لێرەوە پێیان لەڵێ وەکو پەرلەمانکارت خزمەتی پێکەوژیان ناکە لە شارکەوکە من ئاماژەم پێکرد کە چەند دڵخۆشین کەوا ئێستا کورد و تورکمان ڕەسەن عەرەبی ڕەسەنی ئەم شارەش ئێمە داکوکی لە یەکتری بکەین بەڵام ئەو سیاسەتان ئەگەر ئەوان بیانەوە سەدام حوسێن بەو حەوکە هێزەوە نەیتوانی کورد لە ناوبەری کورد ئەڵبەتە ئەبێتە بشێوی لە شاری کەرکووک ئەوەش تەحمل مەسئولیەتی ڕئیس الوزرا و ئەم دەستە و دارودەستایکەن کەوا بوونەتەوەی زۆر زۆر سپاسانەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوە حاڵ و مەسەلەکەیە کەرکووکیە خۆشەویستەکان و خەڵکی خاکی نەگەڕاوی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەوە گوێت لێبوو ئینشاءڵڵا پارتی وێکێتی و فراکسیۆنەکانی تریش دوای پشووی پەرلەمان بە قەولی خۆیان لەسەر ئەم مەلەفە کارەکەن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و بە ئومێدی سەلامەتی و ئێمەش چاوەڕێین خواحافیز